دۆستان ئازیزان، جارێکی کە خۆشحاڵین پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان، لە ماڵەکەی خۆتان، لە فیلم سازان. ئەلبەتە ئێمە زۆر پێویستە بزانین کاریگەری سینەما و دراما و سۆشیال میدیا و تەلەڤیزۆن لەسەر نەریت و بیرکردنەوە و ڕۆشنبیری ڕۆژانەی مۆدێرنەی هەنووکەیی کۆمەڵگا چییە و چەند کاریگەری ئەبێت. ئەگەر ئێمە ئەو کاریگەریەمانزانی ئەو کات بە دوای ئەو چەمکانە ئەگەڕێین، بزانین چی کاریگەری زیاترە، چی پێویستە بۆی هەوڵدەین ڕۆژانە ئێمە لە بوارەکانە هەوڵدەین سەرنجی بخەینە سەر بەو ئاقارە کۆمەڵگای کوردی بەرین. گەلێ جار ئێمە ئەبینین سیاسیەکان کێشەیەک دروست دەکەن، بابەتێک دروست دەکەن، ئەم بابەتە دروست دەکەن و لە سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و هەموو لایەکە ئیکەن بەهەرە، وای لێەکەن خەڵک سەرقاڵەکەن بۆ بابەتەوە بۆ ئەوەی مەرامە سیاسیەکانی خۆیان بگەنە مەرامە سیاسیەکانی خۆیان و ئەوەی پێداپۆشن، گەلێ جار بۆ ئەوەی پێیداپۆشن، گەلێ جار بۆ ئەوەی نییە کۆمەڵگا سەرقاڵکەن بەوە، بەڵام لەم لاوە زیانێکی گەورە بە کۆمەڵگاگەێنن، یا هەشە جاری وایە نەک زیان بەڵکو سوودێکی گەورەش بە کۆمەڵگا ئەگەێنن، بەڵام ئەبێ کارەکە نهێنی بێت. اینجا ئەمە کاریگەری سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و دراما و سینەما لەسەر کۆمەڵگا. بەڵام ئەی ئێمە وەکو فیلم سازان چی بکەین بۆی هەوڵدەین کە ڕەوشێکی خراپ لەناو کۆمەڵگایە ئەبێت، چۆن هەوڵدەین ئەو کاریگەریەی سینەما بکەوێتە گەڕ و ئەو ڕەوشە خراپە بەرەو لە ناوچوون و فەنابوون بەرێت. بۆ لایڤی ئەم شەومان، وانەی ئەم شەومان هاوڕێیەکی ئازیز کاک خۆشناو مەحەمەدمان لەگەڵایە لەسەر ئەو تەوەرە سەرنجی خۆی کۆ کردووەتەوە و وانەیەکی تازەمان لەسەر و بابەتە پێ بۆ ئەڵێ. کاک خۆشناو گیان یاخوا بە خێربەی باندیەمان. ببورە مایکەکەت داخرابوو، فەرموو کاک خۆشناو. سپاسم کاتان باش، خۆشحاڵم کە لەو ماڵپەرە جوانەیە کە من میوانی بەڕێستم کاک سەکەوتیان، من چاوی تۆ ماچەکەم. زۆر سپاس. چاوەکەمی بەخێر بێ سەر چاو. ئەمە من لێرە بەس خزمەتکارێکی هەمووتانم، دەروێشێکم لێرە، ئەمەوێ ئیشەکانی هەمووتان جێبەجێکەم، بەڵام ماڵەکە هی هەمووتانە، هی هەر کەسێکە کە بێوێ وانەیەک لێرە بڵێتەوە و سبەی ڕۆژێ ئەبێ بەسەر چاوەیەک بۆ فیلم سازانی ئایندەمان، بۆ هەر کەسێک کە ئیشی پێبێت لە جیاتی کتێبێت ئەتوانێت جۆ لەو وانانە بگرێت وەکو سەرچاوەیەک سوودی لێبینم. کا خۆشناو گیان، تۆ بۆ ئەم تەوەرەت هەڵبژارد، بۆ ئەم بابەتت هەڵبژارد، کاریگەری سینەما و دراما لەسەر کۆمەڵگا. بەڵێ زۆر سپاس. من سەرەتا پێشەوەی کە وەڵامی پرسیارەکە بۆ کاک سەکەوتیان پێم خۆشە یەک تێبینیم لا دروست بووە بۆ بینەرانی خۆشەویستی باس بکەم. ینی مای شانازیە بۆ من وەک نووسەرێکی بواری دراما و سینەما، وەکو شرۆفەزازێکی فیلم سازی، وەکو بینەرێکی سینەما و دراما، وەکو خوێنەرێکی باشی سینەما و دراما، و هەروەها لێکۆڵەرێک لە بواری سینەما و دراما و خوێندنەوە بۆ سیناریۆ و ئەو تێکست و ئەو نۆڤڵانەی کە ئەکرێن بە فیلم و ئەکرێن بە سینەما. ئەمەوێ دەستخۆشی خۆم بگێنم بە تۆی بەڕێزکە لە ئەمریکاوە هەز بە خامەی ڕەنجینی و هەز بە دەستە ڕەنجینەکانەکەی، هەز بەو کەسانە ئەکەی کە توانای ئەوانەیە خزمەتکەن لە بواری دراما و سینەمای. بەڕاستی بۆ من مای شانازیە لە ئەمریکاوە تۆ منە بینی، بەڵام لێرە لایەنی پەیوەندیدار قەڵەمەکەی من نابینە. بۆ من شانازیەکە لە
ماڵپەڕێکم لایڤ لەگەڵ بەڕێزی قسەکە بۆ وەڵامی پرسیارەکەشی بەڕاستی کاک سەرکەوتیانی لای بینەرانن ئاشکرایەوانەی کە حەز و ئارەزووی سینەما و درامایانەیە سینەما و دراما بەشێکی گرنگی کۆمەلگایە سینەما ئەتوانێت دەست بەرێ بۆ هەموو کایەکانی کۆمەلگاوە من ئەم بابەتەم زۆر بە گرنگ زانیوە بۆ چکە لە میانەی ئەم لایڤێم شەوە باسی گرنگی سینەما و دراماکەین لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان و کاریگەری لەسەر هەموو تاکەکانی خێزان و کۆمەلگا ئەمە بێ بەم چاوە سێری سینەما و دراما بکەین بەو چاوەی کە گۆڕانکاری گەورەی کردووە لە ماوەی ساڵانی ڕابردووە لە غەرب و لە ڕۆژاوا و لە تەواوی ئەوروپایە و توانێتی دەست بەرێ بۆ کۆمەڵێ بابەتی هەستیار کە هیچ کایەکی دیکەوە هیچ وتاربێژێکی دیکە لە بوارە جیاجاکانە ناتوانێت دەست بەرێ بۆ کایانە بەڵام سینەما زۆر بە ئاسانی چێتە هەموو ماڵەکەەوە و ئێستا سینەمای گیرفانە یعنی بە بۆنەی تەکنۆلۆژیا بە بۆنەی ئامێرە زیرەکەکانەوە کار سەرکەوت بەڕاستی سینەما و دراما لە گیرفانی هەموو کەسێکایە بۆیە من یەکێک لە وتارەکانم کە لە لاپەڕی فەیسبووکەمدام نابوو ناوم سینەمای گیرفان سینەمای گیرفان بۆ مانای کە هەموو مناڵێک کە ئیتر لە تەمەنی 8 ساڵی 10 ساڵی 12 ساڵی لە ئەنیمەیشنەکانەوە دەست پێکات تا ئەگاتە موڤی و ئەو فیلمانەی کە تایبەتن بە تەمەنێکی سەروی 18 ساڵەوانە توان بچنە ناو کایەکانی سینەما وەلێۆ ئاشنا بن بە دنیای نۆڤڵەکان ئاشنا بن بە دنیای تیۆریەکان ئاشنا بن بەو دنیا فراوانە سحراوی کە دەرهێنەرەکان دەسی بۆ من کاراکتەرە جوانەکان خۆیان نمایشەکەن و دەسە بن بۆ هەموو ئەو وێزگانی کە لە ژیانە کە پەیوەستە بە کۆمەلگاوە بە تایبەتی کۆمەلگای کوردی من پێم خۆشە بەشێکی گەورەی قسەکانمانم شەو لەگەڵ سینەمای ڕۆژاوا و سینەمای ئەوروپا و سینەمای دەوروبەریش دراوسەکانی کوردستان ببەسینەوە بە ئەو حاڵەتە و ئەو بوارەی کە ئێستا کوردی تیاژی کە ئێستا ئەم پارچەی کوردستان کە باشووری کوردستانە ئایا کاریگەری سینەما و دراما تا چه ڕادێک ڕۆشت و تا چه سنوورێک توانیوەتی سنوورەکان ببەزێنێ و بتوانێت بچێتە ناو خێزان و لە ئەرێنی و نەرینەکانی پێکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێستاکە سەرکەوتیان چاوەکەمی کاک خۆشناوجان خۆشحاڵم زۆر سوپاس دەکەم ئەلبەتە مەسەلەکە ئەوە نییە با بڵێن من سەیری بەرژەوەندی خۆم کەم و سەیری برادری بکەم و بڵم کا خۆشناو برادەرمە و بابێ وانەیەک بڵێتەوە بۆ کا خۆشناو من نەکا خۆشناوم نەئەناسی لە نووسینێکتەوە بەڕێستانم ناسی ئەمەیان خۆشترە ئەمەیان جوانترە تۆ هەڵسەنگێنم تۆ بناسم من کەس هەبووە برادریم هەبووە لەگەڵیا لە کۆنەوە هێناومە لایوی وتۆتەوە وانەیەکی وتۆتەوە بەسوانەکەی ئەوە نەبووە لە خەیاڵی مناکە با بڵێن لەو ئاستەیا بێت برادریشمە بەڵام من لە ڕووی برادریەوە نەمێنا بەڵام من لە لە بوارە هوەریەکەیە بانگێشتم کرد نەش بڵێنێنە بانگێشتم کرد بێت وانەیە بڵێتەوە لە بواری فلیمسازی شائیشەکات ئیشی هەیە جێدەستی دیارە بەڵام کێشەکان جاری وایە هەنێ جاری کێشەی تەکنیکی دروستە بێت بابەتەکە ئیتر خۆتە زانی پەیوەندی بە سایکۆلۆژیای وانە بێژەوەیە وانەکە ئیتر شیرازەی تێکەچێت یان گەلێ جارسێرەکەی باری دەرونی نەخۆشیەکە تەواو نییە ئەوە ئەو حاڵەتەیە یا گەلێ جارسێرەکەی ئەو کەسە سلوبی وانەوتنەوەی نییە فلیمسازێکی باشە دەرهێنەرێکی باشە خەڵاتی گەورایەنێتەوە بەڵام سلوبی وانەوتنەوەی نییە یان سلوبی شرۆڤەی نییە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە بابەتەکان گەلێ جار کاڵ و کرچە بنەوە لە دەسەڵاتی منان نییە بەڵام منیش نابێ سەیری ئەوە بکەم بڵێم نا من کا خۆشناو ناناسم یان کا خۆشناو سەر بە فلانە گروپە یا سەر بە فلانە حزبە یان لە ڕۆژەڵاتە لە باکوورە لەگەڵ بۆچوونی منان نییە مناقم چیە بەسەرەوە یعنی من بۆ بێم باسی بۆ بکەم یا لە فلانە دینە یان ئەو دینەیە ئەو دینەیە کاکە ئەو کێشەی ئێمە نییە لێرە ئەم ماڵە هی هەمووە بەبێ جیاوازی بابێمە سەر پرسیارێکم لا دروست بوو لە میانەی قسەکانتە ئەلبەتە ئێمە ئازانین سینەما جاران چونکە لە هۆڵێکان نمایشەکرا لەو هۆڵە بینەری تایبەتی بۆچوو تەنانەت نازانم کا خۆشناو تۆ بیت یان من لە هۆڵەکانی سینەمایە جاران بیرمە لۆچ هەبوو لۆچ پێچێکە بوو جێیەکە بۆ جێی خێزان بوو هەنێ فیلمە بوو خێزانەکان بۆیە چوون بۆ سەیری تەنانەت مناڵیشیانە برد هەنێ فیلمشی خێزانی نەبوو بە کەڵکی خێزان نەخێر خێزان نەئەبرا کەواتە ئەو هۆڵە وای کردبوو دەستنیشانی فیلمەکانی ئەکرد بۆ چێن بۆچی تەمەنێکن بۆچی تەمەنێکن زۆر ڕاست وەنیە لەوێ ئەتوانرا باڵێن فیلمەکان بۆ ئەو توێژە بێت بۆ ئەو چی نەبێت بۆ ئەو تەمە نەبێت
بۆ ئەو جۆرە خەڵکە بێت ئەگەر خەڵکێک باری دەرونی یان حاڵەتێکی لەگەڵ ئەو فیلمەیە ناگونجێ دەبێ وشیار بین بەڵام تۆ قسەیەکت کرد ئێستا سینەما چۆتە گیرفانەوە چۆتە ناو مۆبایلەکانی دەستمانەوە کەواتە مناڵێک شەی بینێت لە زۆر خێزانە ناتوانن کۆنتترۆلی مناڵەکانیان کەن مناڵەکە لە دەست دایک و باوکی ڕاکێشە دایک و باوکەکە وازی لێنێت با مناڵەکە تەواو خۆی پێ و مەشغوڵکە اینجا ئەبێ زۆر بە وریایی ئێستا مامەڵە لەگەڵەوە بکرێ وریایی چۆن بابەتێک نەبێت کاریگەری سایکۆلۆجی لە کاردانەوە یا خراپێ بۆ مناڵەکە یاخود ئەبێ بابەتێک بێتە گەر مناڵێکە سەیری کرد ئێمە هەوڵدێن و مناڵش بگۆڕین بیکەین بە ئینسانێکی ڕێکوپێک و باش لە ئایندەیە زۆر ڕاست ئەمەیانت پێچۆنە من بۆ چوونم بۆ ئەوە چوو پرسیارێکی زۆر بەجێ خۆی لە ڕاستیا کاریگەری سینەما و دراما لە ڕێگەی سینەمای گیرفانەوە لە ڕێگەی هەموو ئەو ئەپانەی کە دروست کراون و هەموو ئەو ماڵپەڕانەی کە ماڵپەڕی وەکو نێتفلێکس و هۆڵۆ و زۆر نیایی ماڵپەڕەکانەوەی کەیسەر لە گیرفانان و تۆ توانی ئەکاونتێکی هەبێ ماگانە پارە بیت و بەشداری بکەی هیچی کەمتر نییە زیانەکانی لە سوشال میدیا یعنی مە زۆر جار لە نووسینەکانە باسی سوشال میدیاکەین کە سوشال میدیا گرتیەکی کەمی ڤیدیۆیە گەێنێ دایانێت یان درامایەک یاخود فیلمێک گەێنێ دایانێت و کۆمنتی خۆی لەسەر نووسێ کاریگەری ڕاستە خۆی لەسەر پەروەردەی گەنج و لەسەر پەروەردەی مناڵ هەیە ئەوە لە ڕاستیە ئێستا نێتفلێکس ئەگەر سەری نێتفلێکسکەی کاتێک کە تۆ بەشدارێکی نێتفلێکس لە وڵاتێکی ساردار وەکو بەریتانیا یان وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا ئەیجی دیاری کردوانی تەمەنەکەی دیاری کردووە تۆ لە ژێر سەرپەرشتی و چاودێری دایک و باوکە مناڵەکان سێری دراما بکەن و سێری موڤی بکەن بۆی چکە ڕێیتی فیلمەکان چۆن دیاری کراوە ژانەری فیلمەکان چین ژانەرەکانی بامان شێوەش تەمەنەکە دیاری کراوە 16 ساڵە 8 ساڵە 12 ساڵە بۆ 18 ساڵە بە پلس دیاری کراوە پلس 18 ساڵی تر بۆ خواری ئەوە نابێ سێریان فیلمە بکە بۆ چونکە دڵنیا بە لەوەی کە سیناریۆیان فیلمە گرتەکانیان فیلمە ڕووداوەکانی ناوم فیلمە ئەحداسەکان و شتانی کە ڕوو ئەیە لە ناو فیلمەکەەوە بە تایبەتی تێکستەکان کۆمەڵی تێکست بەکارەیە کە نووساوە زایی دەشتە بۆ خوار هەژدە نابێ بۆ چکە قسەی نەشیاوی تایە قسەی ناباوی تایە کۆمەڵشتی تایە حتا کۆمەڵێک مستەلاحی زانستی لەوە چێتیا بێ کە باس لە پێک هاتی ئینسان کاکە لە ئاسیە و مناڵانە بێ بۆیە چاودێری باوکو دایک لەم حاڵەتەیە زۆر گرنگە وەلایانی پەروەردە بەرپرسیارە لەوەی کە مناڵەکان تەوعیە بکات کە چۆن سێری موڤی بکەن چۆن سێری دراماکان بکەن و بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا لە کوردستانە بۆ وەڵامی و پرسیاری بە ڕێزەی کۆمەڵێک کەناڵی لۆکاڵی زۆر هەیە زیاد لە 150 کەناڵەیە هەر فیلمێک دابەزێ بۆن منە یەکسەر ڕاستە خۆ لە تیڤەکان نایبینی بەبێ ئەوەی هیچی لەسەر بنووسری ینی کاکسەکۆت باوەڕکانی من مای مەترسیانی شتێکی زۆر سەرنج ڕاکێش بۆ لای من وە زۆر پێ بێتاقەت بووم کاتێک کە بینم فیلمێک زاید هەژدەیە خراوەتە سەر و هیچی لەسەر نییە یعنی هیچ ئاماژێکی لەسەر نییە کەمە بۆ خوار 18 ساڵە یان بۆ خوار 16 ساڵە یەکسەر ڕاستە خۆ تیڤەکە مسابقەکە وەکو چۆن سەبقی سەحەفی و پێشبڕکی هەبوو بە هەواڵدا بەزین و فلان مرد و فلان لە حادیسا لە توپەت بوو ئەوانە هەواڵە ناخۆشانە لەمەشە کەناڵە لۆکاڵیەکان کەناڵە ناوخۆیەکان پەلەکەن بۆی بە زووترین کات فیلمی 2023 دابەزێنن یەکسەر زۆر جار فیلمەکەش سەقەتە ینی فیلمەکە کوالیتی جوان نێوێنەی ئەوان بەس پەلەی ئەوانە کە پێشکەشی بینەری بکەن بۆی بڵێن ئەم کەناڵە یەکەم کەناڵ بوو بۆنە ئۆپن هایمەری دابەزان ئەم کەناڵە یەکەم کەناڵ بوو باربی دابەزان بەڵام بەداخەوە کاریگەریەکانی ئەمە بۆ ماوەییە و حتمما پرۆسی پەروەردە پرۆسی سایکۆلۆژیا و کاریگەری لەسەر دەرونی مناڵ پزیشکەکانی سایکایتریسیانی لە ئەوروپا بۆچی داناون لە غەربا بۆیە بۆم حاڵەتانێک کە دروستە بێ لە مناڵەکە من لێرەوە ئەچمە ناو فیلمێک لێرەوە ئەچمە ناو فیلمێک درامایەک یەکێک لەو سیریەسە عجایبانە ینی زۆر سەرنجی ڕاکێشام یەکێک لە هەرە تاوانە قێزەونەکان و هەرێ لە بکوژە ترسێن تۆقێنەرەکانی ئەمریکایانی دامەر ئەو پیاوەی کە هەر بە مناڵی لەگەڵ باوکی ڕاوچی بوو باوکی بی ئاگا بوو لەوەی کە مناڵە کاتێک ڕاوی نێچیرەکەی بەبەرچاوی هی ئەتۆپسی بۆگەی هەڵیە دڕیت ناوسکی دەرێنی پارچەکانی لە شێندامەکانی بڕێن مناڵە لەمەوە فێری کوشتنە بێ مناڵە هەر بە مناڵی ترسی شکێ لە کوشتنی ئاژەڵوشن وردە حاڵەتی دەرونی بۆ دروستە بێ گەورە بێ هێت ئەم ڕاوکردنە لە ئینسانە تاقیەکاتەوە فێری گۆشەگیرە بێت چێتە گۆشەیەکی ژانەوە وردە دەسەکە بە کوشتن تاوای لێوەیە تر ئەندام ئینسانەکانە بڕێ و سەریان لێکاتانی ئەو نەمە ترسیدارم نێسە لەم لایڤێ ناتوانم باسیکەم ئەترسم لەوەی خوارە 10 ساڵە سەرکانی دامەر نمونەیەکی زۆر جوانە بووی کە تۆ لە نێتفلێکسا هەیە بەردەستە تۆ مناڵەکە یەکسەر بچێ سەری دامەرکە باوەڕکە تووشی نەخۆشی دەرونیە بێ ینی فیلمێکی زۆر ترسناکە ینی ئەو و ئەسڵەن ینی یەک شتێکی کاریگەر لەو فیلماکە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە لەو سیریەسا ینی کاراکتەری ڕئیسی ئەو ئەکتەرە جوانەی کە ڕۆڵی دامەرە بینێ باوەڕکە ڕێگەڵی ڕاستی ینی ڕۆحی کردۆ بەبەر فیلمەکە و ئەزانی تۆ لە بەردەم تاوانێکی قێزەونای کە بە لایڤ ریکۆرد کراوە ینی ئەم دەرهێنەرە ئەوەندە
ئینارێکی جوانیاوە بۆ فیلم، ینی باگراوندێکی جوان و قوڵایی وێنەکان و تێکەڵکردنی ڕووداوەکان و تێکستەکان و دوای فیلمەکەش بە دۆکەمەنتەری من سێری دامەرم کرد لە سژنا باوەڕەکە ینی ئەکسنت و شێوەی قسەکردنی ئەمەکتەر لەگەڵ دامەراوەکو یەکوە ئەمە سینەما بەما وترێ سینەما بەمە وترێ سینەما کە تۆ توانیت ینی تاوانبارێکی مەترسیداری وەکو دامەر بێنیت پیشانی جیهانی بیت بڵێ ئەمە ئەو بکوژەیەکە بکوژێکی زنجیرەی بوو خەڵکی یەک لە یەک دوای یەکە کوشت و ئینسانێکی هەمنیش بوونە ناو کۆمەلگا پەیامێکیکە و درامایە ئەوەیە کە پێتەڵێ کاک سەرکەوت کە من ئینسانێکی زۆر هێمن و لەسەر خۆم بەڵام لە ناخما گورگێک درندەیە کەسێکی بکوژی هەڵگرتە بوو ینی ئەمە پەیامی زۆری تێ نامە بچمە ناو دراماکە ئەمە باس لە کاریگەرەکانەکەن کارێگەریەکان سەرنجێکی بچووکمەیە لەسەر ئەم خاڵەت بۆ نمونە من لە کوردستان بووم من خەڵکی کەرکووکم لە کەرکوو گەورە بوومە دوایی هونەرە جوانەکان لە سلێمانی ساڵی 1985 تەواو کردووە تەسەوڕ کە واتانەوە و شەشیش لە کوردستان بوومە تەسەوڕ کە لەوێ لەلام مریشک سەربڕین و ئیتر ئازاردانی ئاژەڵ و ئەمانە و یان ئازاردان و هەرتە تەسەوڕ کار پێشەوەی بچمە هونەرە جوانەکان کاکە من خەنجەر بۆ کەس لە گیرفانما بووە شەڕم بە خەڵک گۆشت ینی تۆ سەری ئەو کۆمەلگایە کە چی کاریگەریەکی لەسەرمە بووە بەڵام ئێستا وام لێ هاتووە خەریکە دڵم نەیەت گۆشتی ئاژەڵ بخۆم چونکە مەسەلەن سەگمەیە پەیوەندیەکەم لەگەڵیانە هەیە پەیوەندیەکی ڕۆحی چونکە ئەو قسە ناکات بەڵام حاڵەتێکی هەیە لەگەڵما هەموو شتێکم پێڵێت ئاژەڵی ترە بینم ئێستا وام لێ هاتووە حەز لەو هینی چەنەڵ جیۆگرافی ناکەم ئەوەی کە شێر و با بڵێن ئاسک و ڕاوە ئەو شتانە ئەەکەم پێم ناخۆشە بیبینم حەز ناکەم بیبینم ئەمە کاریگەری کۆمەلگاکە و ئێرە و سینەمای ئێرە کاریگەری لەسرم هەبوو من وەکو کەسێکی گەورە کە لە بوارەکەی هەوشیارم باشە بۆ ئەم کاریگەریە من نەگۆزینەوە بۆ وڵاتەکەی خۆشمان یەکێک لەو دیاردانە دیاردەی ئازاردانی هەموو بوونەوەرەکانە لاوانەی پێشوە باسی ئەومان کرد ئەگەر بچینە ناو بابەتە خاوەن پێداویستە تایبەتیەکان کەسە ئاستەنگدارەکان ئەمە گەورەترین تاوانە ئێمە چۆن لە ڕێ فیلمەوە هەوڵ دەین ئەو نەریتە بگۆڕین ئەمە لێرە پرسیارەکەم ئێستا پرسیارێکی چۆن هەوڵدەین ئەو نەریتانە بگۆڕین ئەو نەریتە نەشیاوانە و بۆ کاریگەری کە بەڕێستان باسێکە ئێمە ناتوانین بە خێرایی ئەم پرۆسەیە جێبەجێکەین لە ڕاستیە من لە پرسیارەکەی بەڕێسەوە لە تێبینەکەی بەڕێسەوە ئەنی ئەمەوە شرۆڤەکەم و ڕوونی کەمە بۆ بینەران تۆ لێرە چیەکەی لە مناڵێک کە دایک و باوکی بۆن و نەبەردەگرێتە سەگێک چیەکەی لە مناڵێک کە دایک و باوکی بۆن نەپشی لە ئەکوژێت چیەکەی لە مناڵێک کە دایک و باوکی چۆلەکە ئەکوژن باڵندە ئەکوژن بۆ نمونە هەڕەشە لە بوونەوەرەکانی دیکەکەن ژیانیان لێ تاڵەکەن و ئامادەنین ئێسقانێکیان بنێ لانی پاشماوەی خۆراکی خۆیان بنێ لەبەرەوە ئێمە ئەبێت سەرەتا بگەڕێنەوە بۆ پرۆسەی پەروەردە ئێمە بێت لە مناڵەکانەوە دەست پێکەین مناڵەکانیش لە ڕێگەی ئەم فیلمانەوە و باشترین فیلم و باشترین جۆری ژانەری فیلم ئەنیمەیشنەکانە گاکسەکۆت بەڕاستی ئەنیمەیشنەکان وای کردووە کە خەڵک زەرافەی خۆش بووێ شێری خۆش بووێ تیمساحی خۆش بووێ هەموو بوونەوەرەکانی دیکەی خۆش بووێ فیلمە ئەنیمەیشنەکان پەیامی گەورەی هەڵگرتووە و دەنگی کاراکتەرەکانیش وای کردووە کە مناڵ زیاتر هۆگری ئەنیمەیشنەکان و فیلمی ئەنیمەیشن لە تەواوی ڕۆژاوە بەڕێزی لە ڕۆژئاوای ینی لە ئەمریکا لە ئەوروپا بە خێزانی بە فامیلی ئەچن بۆ سێری وێنەوە لە ماڵەوە گفتوگۆیەکەن ئەو فیلمە جوانانەی و ینی زۆر نیانی کۆنفۆ پاندا و زۆر هەنیانی سەگەرمانێ قسەیان لەسەر بکەین زۆر لێرە کە ئەو فیلمانە بێت فیلمی ئەنیمەیشن با بڵێن فیلمی داهاتیشی زۆر فیلمی کارتۆنی لە تەلەڤزۆن و لە هەموو جێیەکە تەنانەت تەواو باوەڕەکەی کەنیسەکان پرۆپاگەندەی بۆ ئەکەن گەلە جار لە کەنیسەکان پیتاقەی پلیتی ئەدرێ بە خەڵکەکە بۆی بڕات من لەوانەیە کردووە بەڵام بۆ مزگەوتەکانیش نایە نەمە بکەن یعنی بە هەوڵدە مناڵەوان پلیت بکڕن لە جێتی خێرەکەن بیدەن و مناڵانە با بچن سەیری و فیلمانە بکەن با یەک پرسیارێکمانەیە لیناخان پرسیارێکی حەزەکەم پرسیارەکەی بخوێنینەوە پرسیاریا بۆ چوونە سەرنجە ئەڵێ بەپێی یاساکانی کوردستان فیلمی پۆرنۆگرافی قەدەغەیە بەڵام کەناڵە ناوخۆیەکان سانسۆریان کەم لەسرە ئەو زنجیرە دامەرە لە سایتە کوردیەکانیش هەیە زۆر ڕاستە زۆر ڕاستی فەرمووە دەستی خۆش بێ لیناخان جا هەر بۆ پێشەوەی بچمە سەر پرسیارەکەی لیناخان ینی بۆ وەڵامدانەوەی پرسیاری یەکەم و
ئەو شرۆفەسازی کە یەکەم جار کردمان لە ناو بابەتەکەیە هەر سینەمای گیرفانیانی تۆ بەچی کۆنتترۆلەکەی تۆ بێ ئاگاد لە مناڵەکەت بێ کە سەیری نامێت بەردەوام بە لەسەر بابەتەکەی خۆت بادات نەبڕ بە پرسیارەکان بەڵە ینی تۆ ئەگەر هاتی مناڵەکەت فێر کرد لە بری سێری دامەرکە لە نێتفلێکسا سێری ئەنیمیشن کا بێگومانەوە دەرەچێت و کەناڵە لۆکالەکانی خۆمان هەموو فیلمەکان هەموو درامەکان دابەزێنن باسم کرد بەڕاستیانی ئەوان مسابقەکەن ینی پێش بڕچیەوەکەن کە بە زووترین کات فیلمەکە دابەزێنن و هەندێک فیلمی ترسناگەیە کە هەر شایانی سەر شاشەی کەناڵی لۆکاڵی نێوان ئەو فیلمانەکە ینی ژانەرەکەی هۆرۆرە ترسناکە ینی ترسناکی زۆر بەحتیشە زۆر جاریانی بینەر لە ئەمریکا بوراوەتە لە ناو ساڵەکانی سینەمایەوەی چێ لەو فیلمانەکە من دووسێ جاریانی خوێندنەوەشم بۆ کردو ینی ئەو دیڤڵەکەی ئەمەخیرە ینی بەشێکیانی ئەوەندە ترسناکانی هەر گۆمی خوێنە ینی خوێنە بارێ لە ناو فیلمەکە بۆیە کەناڵەکان ئێمە بە پرسیارەتیان لەسەر نییە وەلایانی پەیوەندیدار هیچ لێکۆڵینەوەیان لەسەر ناکەوە چاودێریان لەسەر نییە خۆی ئەقا لیژنەیەکە بێت بەڕاستی لیژنەیەکی پسپۆر لەو بوارەیە کە چاودێری و کەناڵانە بکە بزانێ پێک هاتی فیلمەکانیان چییە و ژانەری فیلمەکانیان چییە و بۆ چ تەمەنێکە ولا چه ئاستێکە ولا چ کاتێک شاوان نمایشەکەن و ئایا پێشتر هۆشداری ئێن لەوە کە ئەم فیلمە بۆ خوارش دە ساڵە تۆ گەر سێری فیلمێکی ئێرانی بکە ینی تا سەرکەوت سێری فیلمێکی ئێرانی بکە کە ئێران دراوسێمانە ینی لە سینەما هەرچەند ئەو هەموو سانسۆرشی لەسەرە لە سەرەتای فیلمەکە و پێتەڵێ ئەم فیلمە میوزیکەکەی سیناریۆکەی کارکتەرەکان وێنەکان بۆ خوار تەمەنی 18 ساڵ نابێت ینی وەکو ڕێنمایی بە فارسی نووسێ فیلمێکی ئەمریکی بامان شێوە یەک دنیا دیتێڵە نووسێ اینجا کۆپی ڕایت و ئانە هەمووی نووسێ هەموو ڕێنمایەکان تەیاتێبە ئەمانە گرنگن ئەمانە زۆر گرنگن لە دنیای سینەما و لە دنیای درامایە کە لایانی پەیوەندیدار ئاگادار بێ بۆی کە بڵێ سینەما و دراما کاریگەریە لەسەر کۆمەلگا بۆ وشیاری بۆ ساینس بۆ زۆر بواری دیکە کە ئەگەر دەرفەت بێ لەم لایڤە من حەزەکەم ئاماژە پێ بم کە زۆر لایەنی ئەرێنی هەیە بەڕاستی سینەما و دراما بەڵام لایەنە نەرێنیەکەشمان بیر نەچێکە کاریگەری ڕاستە و خۆی ترسناکی هەیە لەسەر کۆمەلگا و لەسەر مناڵ و ئەو هەموو حاڵەتە دەرونی کە لە کوردستانە دروست بووە یعنی ئێمە تا ئێستاش گەنج ئێمە باوەڕ وایە جنۆکە چێتە ناو لە شوێن نازە مناڵک پێی وایە جنۆکە واکەوەکانی ئەم شتە خورافیاتانە تۆ توانی بە سینەما تەحەدای بکەی بە سینەمایەکی مۆدرن بە سیناریۆیەکی مۆدرن بە دەرێنەری باش بەڕاستی ئێمە بەڕاستی من زۆر بەداخم کاسە کە دێمە کەرەستەی خاومانێ کەرەستەی خاویان یەکتەری باش دەرێنەری باش سیناریۆی باش ئیدیتۆری باش پرۆدیسەری باش ینی هەموو شتەکان ئەگەر بین حتا تەنانە ئیناری باشمان نییە سەوتی باشمان نییە یەک مهندسی سەوت ئەگەرە بێ لە کوردستان یا دوان بێ نابێ بە 34 و 15 لە ئەوروپا زۆربەی زۆری کۆمپانیەکان کێبڕچیەکەن لەوە ینی ئەوەندە مهندسی دەنگ گرنگە بۆ فیلم دەنگ زۆ کاریگەری هەیە تۆ سێری فیلمەکەی سەرەکەی بەس جوڵە ینی جوڵە دەنگەکان ناگەن بە گوێی بیسەر و حیوارەکان پچڕانی تایە من تەنانەت لە فیلمانی فیلم 30 reasons why ینی یەکێک لەو سیریەسە بەناوبانگن کە خەڵک سێریەکە ئەزانین لە وەرزی دووەمە پشڕانێکی تیا بوو وای کرە و سیریەسە خەڵک زۆر مهتەم نەبێ پێی لە ئەوروپا لە ئەمریکا ینی زۆر ڕخنەی لێ گیرا ئەو فیلمە گەورانە ینی فیلمی وایە هەڵەیەکی بچووکە بێتە هۆی ئەوەی کە ئەو فیلمە داهاتی نەبێت ئەو فیلمە بینەرێکی ئەو تۆی نەبێت زۆر جار بەن قەستیش نییە ینی هەڵەکراوە لەبەر نەکردنەوەی دیتێلەکانی فیلمەکەیە بۆ یەشمە سەر پرسیارەکەی لانەخان بەڕاستی پرسیارێکی جوانی کردبوو و بە دڵنیایی لایانی پەیوەندیدار پێویستەکە بکۆڵێتەوە لەو پرسیارەوە بەڕێزە و کەناڵە لۆکالەکان هیچ سانسۆرێکیان لەسەر نییە و چاودێریان لەسەر نییە بێگومان لایەندێکی نزیکە ئەمە کاریگەری و ئێستش کاریگەری هەیە ینی ئێستش کاریگەری هەیە و من نامێ بچمە ناو تەفاسیلی ئەو دامەرە خوێنەوەم بۆ کردووە لە ماوەدایە بەزێنم ینی گەشتێک بەناو عقلی دامەرە کە پێتەڵێ ئەو جۆرە زنجیرانەش وا ئەکا کە مناڵێ گەنجێک تەقلیدی ئەو زنجیرەیە بکە ئەگەر لەو تەمەنانە بێت کاریگەری ئەوەندەیە ئێستا تەنانەت لە ئەمریکا لە ماوەی 25 ساڵی ڕابردووە ینی چارەکە سەدەیەکە بێ لێکۆڵەرەکان ئەویان بۆ دروست کردو بۆ دروست بوو ینی تەنانەت FBI CIA هەستەکەن کۆمەلگای ئەمریکی کۆمەلگای غەربی تەقلیدی بکوژەکانەکات ئەڵەن ئەم خەلەلە بێ بدۆزینەوە لە کوای سینەمایە لە چ وێزگەیەکایە ئەم ئینسانە واکە کە تەقلیدی سینەما بکە تەقلیدی بکوژێ بکە بەڵام تەقلیدی کاراکتەرێکی جوان نەکە تەقلیدی بڕۆنە چاولێگەری پرۆفیسۆرێک نەکە یان وسەرێک نەکە داهێنەرێک نەکە ئەوان بەدوای ئەوە ئەگەڕن بۆیە سینەما هیچی کەمتر نییە وەکو کاریگەری لە چەک لە شەڕی ناوخۆ و لە زۆر نەهامەتی دیکە کە بەسەر وڵاتەیە هاتووە سینەما و دراما بەم شێوە بڕەوە فیلمی تورکی و ئەم دراما تورکیانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر کۆمەلگای کوردی بەڵێ گاسەگەوت بەڵێ ئەلبەتە با ئێمە بینە سەر ئەو چەمکەی ترمان چی بکەین چۆن داوا لە فیلم سازان کەین ئەلبەتە قسەکەی بەڕێستان بوو ئێمە ناتوانین بلەم وانەیەوە بەڵام ئەم وانەیە و وانەکانی تر و ئەمە واکەین ئێمە با بڵێن هەرەوەزیەک دروستەکەین با بڵێن وشیارگەریەک دروستەکەین
لە ڕێی ئەم وشارگەریەوە یان لەوەیە کەسانێک برادێک دێت ئەوێ فیلمێ بکات کاتێکە ژۆ لەوانەکەی بەڕێستە ئەگرێ هەنێ شت سوودی لێ بینێ وای لێ دێ ئەو سینناریۆی کە نووسێ ئاقاری سینناریۆکەی بەو لایەنەیە ئاباد کە ئێمە باسیەکەین کە بەڕێستان باسیەکەن و ئاماژەی لەسەرەکەی بۆیە با بڵێن خزمەتەکە ئەگەر تۆسقاڵێکش بێت ڕۆژێک لە ڕۆژان جێ خۆیەگرێ و تۆسقاڵەکانی ترش دێنە سەری کۆ بنەوە بنە شتێکی باش بابینە سەر ئەرێنیەکان لە ئەرێنەکانە ئێمە چی بکەین کاک خۆشناوجان بێگومان ئێمە کۆمەڵێک فیلمی زۆر باشمان هەیە ینی کۆمەڵە ژانەری فیلمی شەیەکە زۆر سوودیە بۆ کۆمەلگای ئێمە ئەگەر بچین سێری ژانەرەکانی هیستریکەی مێژوو ئەو هەمە فیلمە مێژوویە جوانەیە و درامە جوانەیە بۆ کۆمەلگایمانی بۆ بینەرێکی خوێنکارێکی دەرچووی زانکۆ زۆر بەسوودەوێت کە بتوانێت فیلم بەرەم بێنێ کە بتوانێت ژیانی خۆی بگۆڕێ و زۆر بیوتیفول مایند و ئەو هەموو فیلمە جوانانەی کە باز لە سەرکەوتنەکەن باز لە کەسانێکەکەن کە ئەتوانن گۆڕانکاری گەورە بکەن لە کۆمەلگایە و گەنجێکی ینی هەر سێری فیلمەکەی ئەنیشتاینکە ینی سێر فیلمێکی وەکو ئەدیسۆنکە کە بازە کاراکتەرێکی وەکو ئەدیسۆنەکە کە زانایەکە ئەو هەمە فەشە لە هێنێ ئەو مشکستێنێ بەڵام کۆنڵایە و چەندین فیلمی دیکەی ئەوە ئەمەتوانین لایەنە ئەرێنەکان بەم شێوازە و ئەو کەناڵانە بەڕاستی کەناڵە لۆکاڵی کوردیەکان زۆر کەمتر خەمن لەم بوارەیە و زۆر فیلمی جوان هەیە زۆر فیلمی کاریگەر هەیە بۆ کۆمەلگا بۆ مناڵ بۆ تەمەنی هەرزەکاری و بۆ تەمەنی گەورەتر و بۆ خێزان و گرفتە خێزانیەکان ینی ئێستا من ئەگەر ئاماژە بم بە یەکێک لەو سێکتەرە گەورانەی کە لە کۆمەلگای ئەمە گرفتێکی گەورەیە خێزان ینی ئەو دووریەی کە لە نێوان هاوسەرەکانە دروست بۆ دوور لە نێوان دایک و باوک و مناڵا دروست بوو لە نێوان خوشک و برا دروست بوو لە نێوان ئەم خێزانە و خێزانی کیا دروست بوو لە بینی ئامۆزا و خوشکەزا و برازاوانە ئێمە توانی بە فیلم کاریگەری لەسەرمانە دروستکەین هەستەکەین ینی ئێمە هەموو کەس ئەمە بینە مەشتێکی وازە پێویست ناکە بیکەین بە ڕۆمان و بیکەین بە کتێب و بیکەین بە راپۆرت و بینوسین کۆمەلگا لێک ترازاوە لە کوردستانە خۆشەویستی نەماوە لێک تێگەیشتن نەماوە یعنی نمونە بچووکانەی کە لە سەرتاوە باسمان کرد نمونەی گەورەتری ژەیە خەڵک ینی ئومێدی بە شتەکانی کە نەما ئومێدی بە بەرامبەر نەماوە و لە دەستدانی کۆمەلگا متمانە لە کۆمەلگایە ئەمە یەکێکە لە هەرە مەترسیدارترین ئافات و نەخۆشیەکان کە یاوەتی لە کوردستانی ئەمە متمانە لە کوردستانە بەرەو ئاستێکی زۆر نزمەڕوە ئەمەش کاریگەریەکەی چییە کاریگەری ئەوەیە کە ئەم مرۆڤانە ناخوێنەوە ئەم خەڵکانی کوردستان ناخوێنەوە سێری فیلمی باش ناکەن سێری درامای باش ناکەن بەڵکو سێری ئەو درامانەکەن کە کۆمەلگا لێکە ترازێنێ سێری بۆ نمونە سێری درامایەکە کە ئافرەتێکی تایە 15 جار شووەکە پیاوێکی تایە لەگەڵ 20 ژنایە ینی ئەمە بەجددیانی ناوی فیلمی تورکی هەیە ئەوەیە بەجددی ینی فیلمەیە بە 500 حلقە تەواو نابێت دراما ینی ئەمە کارەساتە دراما چۆن 500 حلقە ڕوا 600 حلقە حوسە ینی 7 ساڵ 8 ساڵ 10 ساڵ دەرێنەکەی لەوە چێ بمرێ دەرێنەکە بێت ئەمە کارەساتە بەڕاستی کاسە مای پێکەنینە ئەنیجا ئێمە جیلێک دروست بووە جیلێکی هەرزەکات لەگەڵ ڕێزمانی نخبەیەکی جوانی تایە من لە ماڵپەرەکان کاتێککە بابەتێک دانم کو نخبەیەکی تایە زۆر ئەکادمی باسی فیلمەکەن و زۆر جوان سەری فیلمەکەن جوان بینن بەڕاستی دنیا بینیان فراوانە و سینەما ئەتوانێت دنیا بینی ئینسان بگۆڕێت واد لێ بکات زمان و پاراوە بێ ڕستەکان لەم لاولاوێن تۆ ریزیانەکەیت و زمانت ئەوە پاراوە بە سینەما چارەسەرە سولوشنە بۆ هەموو کێشەکانی ژیان چارەسەرە بۆی کە تۆ بتوانانی متمانە دروستکەیتەوە لە کۆمەلگا چارەسەر بتوانانی زیاتر خەڵک بناسی لە کۆمەلگایە بەڵام بەداخەوە ینی ئەمانە چەند کۆمەڵێ فیلم ئەم کەناڵە لۆکاڵانە نمایشەکەن کە هەر مای پێکەنینە پێکەنی ینی هەرزەکاری وایە سێری ئەو فیلمە تورکیانەکانی تەسەورکەن کاکسەگەرۆک و پێکەنین یانەی کو نکتە لەم ڕۆژانە باسی فیلمە کردوتم سیرێسێکگەی 50 ساعتە سیرێسێکی ئەمریکی باسی سیرێسێکمە کرد بۆ بەڕێزێک ئەرزەکارێ بوو وتی من بەدە دەقە سێریەکەم 50 ساعتانشی بەدە دەقە سێرێکی ها سوشال میدیا و ئەم درامانە وایە لێکردنی ناشزان خۆشیان نازان ئەڵەن چی ینی مەمایە تۆ فیلم 50 ساعت بێ 50 ساعتی بۆ تەرخانکەی خۆ تۆ نایپەڕێنی بزانی سیناریۆ چۆنە بێ بچڕێ ئەستان نیوایە لە وەرزیە کۆچێ بۆ وەرزی چوار لە چوارەوێتەوە بۆ یەک دراما بەو شێوە سێر ناکرێ ئەمە چێ لە سای چیەمە دروست بووە لە سایە و پاشاگەردانی کە لە سینەما و لە تەلەڤیزیۆنی کوردیایە و تەلەڤیزیۆن بەشێکی گەورەی ڕۆژاوایە بەشێکی گەورەی ئەوروپایە کارە تەلەڤیزیۆنەکانە بن بەکاری درامیەوە چنە ناو سینەمای گیرفانەوە چنە ناو نێتفلیکس چنە ناو هۆڵەوە چنە ناو ئەو هەموو ماڵپەڕە جوانی کە ئەپل تیڤی ینی ئەپل تیڤی ماوەیەکی کەمە دروست بووە فەرموو ینی کۆمەڵێ پرۆژەی زۆر جوانی دروست کردووە و کۆمەڵێ فیلمە ینی ئینسان دەستەوسانە لەوەی کە نازانی چۆن باسی وێنایەکەی باسی سیناریۆکەی باسی کارکتەرەکان کە ینی ئەوەندە جوانە باوەڕکانی ئەو سیرەسی سکانداڵە و ئەو بۆدیگاردە ینی کۆمەڵە سیرەسی بەریتانیم سێ کردووە لە BBC باوەڕکانی The Night Of با بۆ باسکەم ینی باوەڕکە ئاوا کاکسەرکەوت ئەحاپەسی لە بەردەم حەڵقەکانە ینی ئەو ئایلەکە دەریشان بینیوە خۆ بە ئەسڵ ئەمریکی نین بەریتانیش نین ینی ڕۆڵێکی یاوم نەتێ ینی سینەما کامێرا ڕۆڵێکی یاوەپیان ینی تووشی شۆکەبی لە بەردەم کامێراڵی بۆ خاتری خوامەچی ینی
ڕووداوی وایە ینی یەکێک لەو گرتە جوانانەیە و کوڕە لە ماڵەکەیە کە هەڵە سێسێرەکە خوێن لەسەر سیستەمەکەی هێتە خوار و ئاواکە سولف لێوا سیارەکە ئیش بکاسیەکە سیارەکە نەماوە سیارەکەشی نەبینیواتە خوارەکە نەماوە ینی واو لێ کاتۆشتن هەو واقعەکەش ناو فیلمەکە فیلم ئەوەیە کە تۆ ڕاکێشێ سیناروی جوان سیناروی ڕاستەقینەوە کە نزیک بێ لە واقعەوە ئەم بەشەی قسەکانم تەرکیزەکەم و فۆکسەکەم چڕەکەم و لێکشتا کە زۆر گرنگە لە سینەمای کوردیا ئێمە نیمانە سینەمای کوردی ئەبێ نزیک بێ لە واقع و لە حقیقەت و لە معریفەی کۆمەلگاوە ئەبێ نزیک بێ لە ڕۆشنگەری کۆمەلگا ئەبێ نزیک بێ لە تاشی کۆمەلگا ئەبێ نزیک بێ لە خێزانی کۆمەلگا لە کۆڵان و شەقام و کوچە و کۆڵانەکانەوە نزیک بێ بۆ خاتری خوانی من سێری درامای کوردی یەکەم ئەڵێ لە هەسارەی کێوێنە ژیراوە نەخانۆکان خانووی ئێمە نەخواردنەکان خواردنی ئێمە نەخ گفتوگۆکان گفتوگۆی ئێمە ئەڵێ کتێبە چۆنی چاکی بەخێر بێ خواحافیز ئەگۆ ئینسان وەکو من قسەکەی تۆ کاکە لە ماڵی خۆتا بێ تۆ شتێکی عام قسە بکەی من تەنانەت لە دیدارەکانمانی ئەوەندە سادە قسەکەم حەزەکەم بینەر یەکسەر بچێتە ناو بابەتەکەەوە یەکسەر نایەن کۆمەڵە مصطلحی علمی و فەلسەفی و وشک ینی وا بکەم لە بەرنامەکە ئەسڵەن بینەر تااقەتی ئەوەی نەبێت کە سەری بەرنامەکە بکە بێزار بە کاکسەکەودا ئەمە چێم میوانە بێزراوە فشەکەرە هێناوێتی بۆیە دراماش بەشێکە دراماش بەشێکی گەورەی لە خێزان بەشی گەورەی لە تاک ڕۆشنگەری تاکی ئەمە لە ئاسیا و درامانە نییە کە دەرەکرێت لە کوردستانە و درامانە لە ڕووی کەرەستەی خاوە کە هەر هەموو یەکرێتەوە زۆر دوورە لە کۆمەلگای کوردی و زۆر بەداخەوە زۆر بەداخەوە کۆمەڵە کاراکتەر هەیە هەموو شتێکن لە باری هونەریا کراون بە هەموو شتێ هەر لەی داشن هاوا کاکسەکە لێرە هەڵە جیرن بۆ لێ بۆ ئەوێ کا خۆشناو کاک ئیسماعیل دڵشاد بۆ چوونی خۆی هەیە ئەویش لەوەیە پرسیاریش بێت بەس زیاتر جارێ من سەرەتا بۆ چوونەکەیم خوێنەوە لە سینەما لێرە پشتگوێ نەخراوە بەڵکو کاریگەری سینەما پشتگوێ خراوە تەنها بۆ چێژ یان تەنها بۆ شارەزابوون لە سینەما و زانینی ناوی ئەکتەر و دەرهێنەرە و کۆمەڵێشتی تر من زۆر دەمێکە پێم وایە کە فلیم سەرچاوەیەکی باشە بۆ ڕاستکردنەوەی ڕەفتاری تاک وە کۆمەلگا بەڵام ئەبێ بزانرێ و بە زیرەکی فیلمەکان هەڵبژێردرێ زۆر زۆر تەواوە ئەوە ینی بەڕاستی ئەوە ئیتر پێڵەن ینی قسەیەکی زۆر زۆر تەواوە پرسیارێکی زۆر بەجێ و خوێندنەوەیکی زۆر زۆر جوان و کورتە بۆ گەورەی فیلم تۆ ئەگەر فیلم زانی و سێری چ فیلمێکەکەی ولا چ تۆقیتێکا سێریەکەی و بۆ چ تەمەنێکە سێریەکەی و ئەگەر کاریگەریەکان و دیاری کرد و زانی چ فیلمێ پێشکەشی مناڵەکان دەکەی بێگومان مناڵەکان و بەو ئاراستای ئاڕۆن کە تۆ فیلمەکان و بۆ دابین کردوون و سنوورێک و بۆ دیاریکردن تا چ ڕادێک سێری فیلم کەن بەڵام تۆ ئەگەر نێتفلیکسێکی لە تەلەڤیزیۆنەکە تا کردەوە و ماڵەکە و بەجێهێش مناڵەکە و بەهۆسی خۆ ئاوا سێرچی کرد و هەموو فیلمێکی سێر کرد هەموو ژانەرێکی فیلم ئەوە نە مناڵەکە بێ بە هیچ و نە ئیسفادەشی لێکە و کاریگەری نەرێنیشی زیاترە بێ لە ئەرێنی بەڵام کاتێک کە تۆیت فیلمێکی جوان ڕیکۆمند دەکەی پێشنیارەکەی بۆ هاوڕێکی سێمە لەگەڵ هاوڕەکانمانی زۆربەی کات هاوڕەکان مەڵە فیلمێکمان بۆ پێشنیار کە ژانەرەکەی ئاوا بێ ناوەڕۆکی فیلمەکە ئەوە بێ باسی ئەوە بکە ینی زۆر فیلم هەیە زۆر سوودی هەیە کە کۆمەلگای ئەمە ئێستاش ڕخی لێدی یەکێک لەو ژانەرە جوانانە ساینس فیکشن ینی خەیاڵی زانستی خەیاڵی زانستی بوو 50 ساڵ لەمەوە پێشم بلوتوسە لە گوێ منە ئێستاەکەم ڕاستەخۆ ئەم کامێرەش کەیسە بەلای قسەی پێەکەین بەڵام ساینس فیکشنەکە بوو بەڕاست بۆیە ئەو خەیاڵە زانستیان ئەمڕۆ لە فیلمەکان نبینی دوور نییە لە سەدا نەوەتیان لە چەند ساڵی ئایندە و لە سەدا سەدیشان جاری وایە ببێت بە حقیقەت توێژینەوەکان و تیۆریەکانی ئەنیشتاین هەمووی بوون بەڕاست بوون بە حقیقەت بیرکردنەوە و بیردۆزەکانی ئەو هەمووزانە گەوری کە هەبووە لە مێژووە هەمووی بوون بەڕاست تۆ بڕۆ سێری فیلم کە فیلمی ساینس فیکشن کە بزانە سیار ئۆتۆمبیل چی لێت بزانە مۆبایل چی لێ لە ئایندە بزانە کۆمپیوتەر چی لێ بزانە ژیان هەمووی چی لێ ینی ئێستا لە سای چات جی پی تی و زیرەکی دەستکرد من باوەڕم وایە دەرگایش بە قسە کرێتەوە لە ئایندە هەر دەرگای سیارە بە قسەی لەگەڵا بکرێتەوە دەرگای ماڵان و هەموو زۆر بەشتەکانی کەش ینی ئەوەندە خەیاڵی زانستی گرنگە بۆیە من نامێت لە پرسیارەکەی و بەڕێزە دەرچم بێگومان کاریگەری ئەرێنی ئەمە نەمانتوانیوە دیاریکەین و بە فلتەران ئاڕوا خۆی گرفتی تەلەڤیزیۆنەکانەوەی لە کۆمەلگای ئەمە لە کوردستانی ئەمە فلتەر نییە و بۆ ڕەواز پێدانە جیازێک دروست کراوە بەرپرسێکی گرێتە خۆی ئەم جیازە بۆی چەند کەناڵێکی بۆ ڕاکێشە بۆی مشتری زیاتر بێ کەناڵەکان بە هەڕەمەکی فیلمدا ئاوازیانن بەرنامەی دۆکۆمنتەریدا ئاوازیانن ئەسەن بەرنامەی کەناڵ هەیە من سێری ئەمە مەحزەلەیە بەجددی لە کوردستانە لە کەناڵی لۆکاڵیا کەناڵەیە سەعاتێ دۆکۆمنتەریە سەعاتێ موڤیە سەعاتێ درامایە سەعاتێ میوزیکە سەعاتێ نازانم شانۆگەری ئەنی هەموو شتێکە ئەمە چێمە چێشتی مجێورە چی ئەمە کەناڵە بێ ئاراستە کراو بێ کەناڵە بێ پرۆگرامی هەبێ و کاتەکانی دیاری کردبیەکەی موڤیەکان لێە و موڤی چ ساڵێک لێەیە و ئایا بۆچی ئەم موڤیە لێەیە پەیامی چێک لێدانی ئەم موڤیە بۆیە زۆر گرنگە دەرهێنەر ستافی ئەو کەناڵە زۆر بەجددی و زۆر بەوردی لێکۆڵینەوە بکەن لەو فیلمە
ئەو جاوەکو فیلمەکە دابەزیانن بۆیە ناوڕۆکی فیلم سیناری فیلم وەکو باسمانکرۆک و دامەریانی کاریگەری لەسەر کۆمەلگا بە زۆر فیلمی کەش کە ئەرێنی کاریگەری لەسەر ئەمریکا هەبووە لەسەر و من حەزەکەم بچمە ناو درامایەکی فارسی بۆ باس لە کاریگەری بکەم بەم دوایانە فیلمێک درامایەکی زۆر جوان داوازی پێم وایە بینەرانی کوردستان و زۆر بینەریمون The Lion Skin پێستی شێر ئەوەی شەهابی حوسێنی ینی یەکێک لە زنجیرە دراما جوانەکان بوو کە لە ئێران شەمی داهاتوو گەنگەشەی ئەو درامایەکەین ئەویش لەسەر ئەو بنەمایە سەیرم کرد خەڵکێکی زۆر بینی و خەڵکێکی زۆر باسی کرد لەگەڵ دراما کوردیەکانە کاتێک کە نمایشە کرا سێرەکەم زۆر لە برادران لەوانەیە لە هونەرمەندان ئەهاتن نمونەیان لەسەر پێسی شێرە هێنایەوە یەکی دوان سیان ئیتر من بە پێویستم زانی ئەوە بێنین گەنگەشەیەکی لەسەرکەین بەڵێ ینی بەشێکی جوانی دراماکە کە ژانەری تاوانە کرایمە ینی ئەتوانم بڵم لە ئاستی فیلم ئەمریکەکانایە یعنی لە ئاستی درامای ئەمریکایە و وێنەگرتنی فیلمەکە لە ئاستی درامای ئەمریکایە و ئیدیتی فیلمەکە و کاریگەری ڕووناکی فیلمەکە و تێکستەکان تەنانەت سیناریۆکان ڕووداوەکانی ناو فیلمەکە ینی حلقە بە حلقە تۆ ڕاکێشێ پرسیار لا دروسە بێ نازانین لایەندەیە چیە ڕوا لە بەردەم کۆمەڵی پرسیاری بێوەڵامای ئەمەوێ لێرا شتێک باسکەم ینی ڕخنەیەکە لە ئێران دانیشتوانی ئێرانەوە بینەری سینەمای ئێرانی ڕخنیان گرتبوو لەم درامایە بێتاقەت بوون بەوەی کە بەڕێزێک کاراکتەرێک لەنا ئەو فیلمە کە ئاغا نەعیمە ینی ئەو هەموو کارەساتی بەسەرایە هاشتاکێکیان دروست کردبوو لە سۆشەڵ میدیا تاکەی ینی تاکەی ئەم پیاوە ئەوەندە ئازار بدرێنی تۆزێ خۆشیشی بەنێبا بە کچەکەی چەندێکە چەند حلقەیە چەند وەرزە هاتەوە یەکسەر کوژرا ینی بەمەسمە ینی کۆمەلگا هەسێرکە وشیاری تاک و خێزان لەوێت بەڵێ وابزانم کارەبا بڕایان کێشەیەکی تەکنیکی هەیە بۆیە کاگ بەڵێ ناوجان نازانم کارەبا بڕاچی بوو بۆیە وتم بە یەکێک لەو گرفتانەی کە لە درامای کوردیا هەیە زۆر دوورە لە کۆمەلگای کوردیەوە لە ئەوڵۆ باسمان کرد ینی بۆچی ئێستا لە کوردستانە پرسیارە زۆر گرنگە بۆ بینەرانی ئەم لایڤە بۆچی لە کوردستانی خۆمانە بینەری درامای فارسی زیاترە وەک لە درامای کوردی یان لە درامای تورکی بۆ نمونە تا ڕادەیەکی زۆر لەبەرەوەی درامای فارسی کە زمانی شانجایە کە خاکەکەشیان جایە و کللتوریشان تۆزە نزیکە لە خۆمانەوە بەڵام درامای فارسی نزیکترە لە خێزانی کوردی لە تاکی کوردی لە پەروەردەی کوردی ینی هەستەکەی درامای فارسی زیاتر بۆ ناو خێزانی کوردیە شێت درامایکی کوردی کە لای خۆمان لە ناو شارەکانی خۆمانە بەرەمێنرێ ئەمە گرفتێکە بێ دەرێنەکان چارەسەریکەن ئەبێ بەڕاستی ئەوانەی کە سیناریۆ نووسن بەخۆیانە بچنەوە بڵن بۆچی وایە بۆچی درامایەکی فارسی بینەری زیاتر وەکو دایک وەکو باوک ئەی کات خۆشناوبا لێرە تخوا بۆ بچڕێنم هەنێ لە برادران گەلێ جار بۆ نمونە برادێکی نزیکی خۆم ئێستا گەرجۆشی لێمە زۆر ئاساییە چونکە ئەو لەگەڵ ما باسی کرد ئەو زۆر باشە باسی درامای تورکیە کردی لە درامای فارسی ئێرانی زۆر باشترە ئەو برادەرەکە فیلم سازیشە لە بوارەکە شایە پرسیارە ئاراستی جەناب تەکەم ئەمە یەک و دوو ئایا درامای فارسی پەیوەندی بە با بڵین بە سیستەمی ئێرانەوەیە سیستەمە سیاسەکەی کە زۆر بایەخ بە لایەنە ئیسلامیەکەدا و لایەنە ئیسلامیەکەش وەکو چەمچی ڕەوشت زۆر پێداگرێت لەسەرەوە ئایا وایە؟ بەڵێ فەرموو جۆت لێم بوو کاک خۆشناو پرسیاری دوم نەگەشت بە من پرسیاری دووەمم ئەوە بوو ئەوەی یەکەمیانەوە بوو وتم برادێک گوای وت هەنێک کە سەڵێن دراما تورکیەکان باشترە لە دراما فارسیەکان ئەمە یەک ئەوە یەک دووەمیان ئەوەیە ئایا مەسەلەی خۆی ئەبێتە سێ پرسیاریش با هەرسێکی ئینکەم لەسەرسێکی لە خەیاڵا بێت دومیان ئایا پەیوەستە بە سیستەمی ئیسلامی ئێرانی کە سیستەمەکە تا ڕادەیەک با بڵێن من ناڵێم زۆر بایەخ بە ڕەوشتەدا بەڵام تا ڕادەیەکەوە نییە متحەفزە لەسەر پارێزراوە لەسەر ئەو چەمکانە چەمکی ڕەوشت بۆیە خەڵکی خۆمان زۆر سەیرەکە ئەمە دوو وەسێمیان گەلێ جار بۆچوونەکان ئەگەڕێنەوە بۆ بۆچوونی سیاسی سێرەکەی ئەڵێنەوانی کە سەر بە زۆنی زەردن پارتیم زیاتر بەلای درامای تورکی ئاڕۆن و ئەمانەی کە بەلای زۆنی سەوزن و یەکێتین زیاتر بەلای درامای ئێرانیەوەچن
ئەم بۆ سونانە چۆنە بینیتەوە بەڕێستان؟ ینی بەراوردکردنی درامای تورکی بە فارسی ئەمە نایەکسانیە بەڕاستی سیستەمێکی گەورەی لە درامای فارسی کرێت. درامای فارسی لە قوڵایی دراماکە، لە چڕی دراماکە، لە سیناریۆیا لەوێ نەگرتنە و ئەسەن لە جوڵەشە ژوڵیانی تەنانەت ئەتوانم بڵم بە تەحدید چەند درامایە گەبێت، چەند درامایەکی کورد شۆرت، یەکێک لەو دراما کورتانەی کە لە مەخیرۆکە نێتفلیکس خۆی بەرەمێناوە لە تورکیا، ئەوە درامایەکی نایابە، درامایەکی زۆر مۆدێرنەوە ئەتوانم بڵم چۆتە ناو قوڵایی فکری تورکەوە، چۆتە ناو قوڵایی ئاینی تورکەوە، چۆتە ناو قوڵایی پەروەردەی تورکەوە. بەڵام دراما بە گشتی وە سینەمای ئێران پێشکەوت درێ لە سینەمای تورکی بێگومان گومانیتیان ئێمە شتێکە ینی جیهانیشدان بەوانەی فیستیڤالەکانی دان بەوانن کە درامای فارسی حەقیقی ترە، نزیکترە لە واقعەوە، درامای فارسی توانیوەتی هەنگاوی گەورە بنێ بۆ سانسۆڕۆشەکە لە سەرەتی و ئەمە بۆ وەڵامی ئەو پرسیارە بۆی بۆمان دەرکەوێتکەوانیە مەسەلەن دەسەڵات وانە بڵێ لایانی پەروەردە زۆر چڕکراوەوە ڕقابیەکی تاوەیە لەسەر لایانی پەروەردەی بێگومانەوە بۆ کۆمەلگای ئێمە زیاتر ئەوەی وای کردووە کە بینەری کوردی و دایک و باوکی کوردی و خێزانی کوردی تەوسەی مناڵەکەی بکە و ئامۆژگاری مناڵەکە سەری درامای فارسی بکە وەک لە سەری درامای تورکی بکە، چونکە لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی پەروەردەوە زۆر دوو درامای جیاوازن لانی ئەرێنیێریان واضح لای بینە پێویست ناکە من تەوزیحی بم و ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو تەنانەت فیلمە فارسیەکۆنەکانی لە فیلمە تورکیەکان بەهێزن، یعنی تۆ سێری فیلمی فارسیکە و سێری فیلمی تورکیکە ینی کاراکتەرەکان و وێنەگرتنی زۆر زۆر لە ئاستێکی نزمایەی تورکی ئاستی بەرزە سینەماوە ئەگەر ئەم سانسۆرە نەبێت لەسەر سینەمای ئێرانی من دڵنیاتان دەکەم بینەری خۆشەویست دەم لایڤیانی من باوەڕم بم قسەی خۆم هەیە سینەمای فارسی هیچی کەمتر نابێت لە سینەمای هۆلیوود، سینەمای فارسی هەموو بربەستەکان تێکەشکێنێ و ئەتوانم بڵێم بربەستی هۆلیوود تێکەشکێنێ و ئەچێتە ناو گۆڵدن گلۆبزەوە ئەچێتە ناو هەموو خەڵاتەکانی دیکەی نێودەوڵەتیەکانەوە هەر لە ئەڵمانیەوە تا بافتا و هەموو تا کانی فەڕەنسا. بۆیە سینەما و درامای فارسی لە قوڵایان وسرێ و فەرهەنگی فارسی، کەڵچەری فارسی، کولتوری فارسی، زمانی فارسی و حەزارەی فارسی ینی ناڵم زیاترە لە تورک و گرنگترە بەڵام زۆر قوڵە ینی زۆر قوڵەوە هێشتا درامای فارسی و فیلمی فارسی هێشتا لە ئاستی نوێتیان ینی من پێم وایە شتی باشتریان پێ زۆر لەوە زیاتر دەتوانن پێشکەشکەن ئەوان خاوەنی هەموو کەڵە پیاوە گەورن ئەوان خاوەنی بۆ نمونە کەسانێک وەکو حافظن سعدین شەمسی تەبریزین هەر هەر لە بوارەکانی دیکە شاسێکە ینی سێرەکەی ئێران زۆر دەوڵەمەندە بۆیە تەنانەت لە بواری کارکتەرە ینی کەرەستەی خاو لەوێ بۆ سینەما ئەکتەر لە دایکە بێ لەوێ ڕۆژانە ئەکتەر لە دایکە بێ هەر سینەمای کوردی لەوێ کەم تەرخەمی لەوە چه دەرێنەرەکان بێ دەرێنەکەم بێجینا سینەمای کوردیش شان بەشانی سینەمای فارسیەوە ئەکتەرە فارسەکان ئەوەندە توانیان ینی ئەکتەری یەک و پەیمان معادی لە فیلمی دارگوێزا بە کوردی قسەیەکە بە کوردی ینی تۆ فیلمە مستحیل ینی کوردێک سێری کا و نەگری کوردێک سێری ئەو فیلمە بکە و نەگری مستحیلە تۆ سێری میخواهم زنده باشم یعنی تۆ سێری ئەو فیلمە جوانە بکەی و دراما جوانە و هەموو هەڵقەی دەست نەکەی بەگریان ینی ئەو سیناریۆنە جوان بەرهەمهێنراوە جوانە شتێنە واقعی ڕووداوەکانەوە زۆر درامای دیکە کە من نامەوێت لێرە باسی بکەم و بڵێن ئەمە زۆر فۆکسەکاتە سەر سینەمای ئێرانی و سینەمای فارسی بەڵام لە کۆمەلگای کوردی خۆمانە بێگومان لایانی ئەرێنی سینەمای فارسی و درامای فارسی بە کۆمەلگای ئەمەوە دیارەوە هیچ زیانێکمان لێ نەکردووە ئێمە ئەوم پێشم وایە ینی ئەگەر لە حاڵەتێکە ئایدۆلۆژیاش چڕکرابێتەوە لە فیلمەکە کۆمەلگای کوردی تەقلیدی نەکردووی ئایدۆلۆژیاکە بەڵکو لە ڕووی پەروەردەیەوە تەقلیدی کردووە پەروەردە لە سینەمای ئێرانیا کاکسەکەوت بەڕاستی پەروەردە زۆر گرنگە لە سینەمای ئێرانیا بە دەگمە نەبینی لە فیلمێکی ئێرانیا مناڵێک جنێوێ بە مناڵێک شتێک بکوژێ بۆ نەبوونەوەرێ بکوژێ مەگەر ڕووداوێ بوو بێکرابێت کرایمێ بوو بەیان تروستۆری تری ئیڤنتێ بێ هێنرا بێکرابێتە ناو حەڵقەیەک و دانرابێجینە ئەوان زۆر خۆیان بە دوورەگرن لەو شتانە لە تێکدانی ژینگە و جوان ینی زۆر جوان وێنای ژیانەکەن زۆر جوان وێنای حەقیقەتی خێزانەکەن هەستەکەی لە ناو درامای فارسیە ئەو خێزانەی کێمەمانەوێ ها لە ڕووی ئەمانەتەوە لە ڕووی متمانەوە دایک و باو و خوشک و براوان هەستەکەی هەیە لە ناو خێزانی فارسیە لە ناو فیلمە تاوان دراما بەس ئایا لەسەر زەوی ئەوە وایە بۆیە سینەما زۆر جار شتێک و پیشانەیە لە حەقیقەتان نییە زۆر جاری پیشاندیا هەیە لە حەقیقەتەوە بینەر و دانیشتوانی ئەوێ ئەتوانن بڕیان لەسەرەوە بن ڕاستی ئارازین بەڵام ئێمە وەکو دراما و سینەما دانی پیانین کە خاوەنی گەوهرێکی گەورن لە بواری سینەما خاوەنی پاشخانێکی زۆر گەورن و یوزار سیف و زنجیرێکی زۆر مەریەمی پیرۆز و هەمووانە بەڵگەن لەسەرەوەی کە هەتا یارانی ئەشکەوت کانی یارانی ئەشکەوت فیلمێکی زۆر سادەیە دراماکی زۆر سادە بەرەمێنراوە سەرگەیانی ئاڵلقەکانی بەڵام ڕۆحیەتی تایە بەڕاستی ینی کە سێریەکەی ڕۆح ئینسانە چتە ناو فیلمەکە ئەمە پێدەڵە سینەمای ئەوان سینەمایەکی سەرکەوتووە ڕوونیایی لە ڕووی نەگرتنەوە. بەڵێ من ئیزافەیەکم بۆ قسەکەی بەڕێستانەیە ئێمە گەلێ جار ئەگەر بگەڕێنەوە بۆەوەی
با بڵێن داستانەکان یا فەلسەفە یا مێژوو شارستانیت زۆر زۆر ڕۆڵی لەسەر ڕۆڵێکی کاریگەری لەسەر ئەدەب و سینەما و هەموو بوارەکانی تری میلەت هەیە. بڵین و نەڵێن ئێران یەکێکە لەو میلەتانە یا با بڵێن میلەتانی کە لەو دەڤەرەی ئێرانە ئەژێن یەکێکن لەو میلەتانەی کە لەگەڵ یۆنانیەکانە لە پێش میلادەوە هەن، یعنی بڕۆ لە داستانەکانی هۆمیرۆسا باسی تایە، باسی شەڕەکرێ لەگەڵ فارسەکانە، باسی شتی تایە لەگەڵ کووردا لەگەڵ خەڵکی و ناوچەیە، بەڵام لەگەڵ تورکان نییە. تورک یعنی تازەیە لە ساحەکەیە، تازەیە لە منطقەکەیە، شارستانیەتی نییە. ئەوان شارستانیەتیانی ئەمە یەک دوو خاوەنی فەلسەفەیەکی کۆنی یەکێک لەوانە با بڵێن مانی، یعنی ئەمە بەدەستی ئەمە نییە، بەڵام لە تورکیا نییە. ئەی تۆ ئەمە زەمینەی خستووە بەردەوام لە مێشتی هونەرمەند و ئەدیب و هەموو خەڵکەکانی ئامێنێتەوە. یعنی هەر ئێمە خۆمان ئێستا هەر شتێکمان نووسین، هەر شتێکە نووسین. من برادری ئەمریکیم لێرە وتی تازەترینی شت چیە؟ وتم بەتەمای ئۆپێرایەکەم، وتی چیرۆکەکەی چۆنەوتمەوەتی سەرکەوت دەواز لەوان نەبێرە ها باسی ئەنفال و جینۆساید و کوشتن و بڕین و ئێمە لەگەڵ خوێنمایە. من ئەگەر ئەمە باسنەکەم ئیتر باسی چی بکەم؟ چۆن باسی کورتکەم؟ یعنی ئەمە شتێکە لە بوونی ئێمەیە بزانە ها لای ئەمان چۆنە ئەوە ئەبینەوە. ئیتر تۆ وەرە درامای فارسی و فیلمی فارسی و ئەدەبی فارسی و تۆ بڕۆ سەیری شعریان کە، بڕۆ سەیری چیرۆکیان کە، سەیری ڕۆمانیان کە، بزانە هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ شارستانی دەیان. بەڵام وەکو تورک چونکە نیەتی لەکوێی وەرگرتووە؟ مەسەن لە کوردی وەرگرتووە، لە خەڵکەکانی دەوروبەری وەرگرتووە، و لەگەڵەوەشە تەقلید زۆر ئەکەن، تەقلیدی ئەو بازاڕی سەرمایەداریە جیهانیە کە ئەوە کاریگەری لەسەر سینەماشیانەیە جناوان لە ناو ئەوانیشە سینەماسازی فیلمسازی باشەیە، فیلمی باشەیە، گۆرانی باشەیە، شتی باشەیە، شت دروستە بێت. بەڵام ئایا بوارە سیاسیەکانیان تا چەند بوار بەوە ئەدەن؟ ئەمە ئەو خاڵە زۆر دەورە بینێ. بەڵام لە ئێرانە خاڵێکی کەش تا ئێستا زۆر شت یاساغە، تا ئێستا زۆر شت قەدەغەیە کە شتیش قەدەغە بوو میلەتەکە و هونەرمەندان ئەبن بە خاوەنی قەزیە، کە بوو بە خاوەنی قەزیە ئیتر نایە بە ڕاستە و خۆ، دێ بە ناڕاستە و خۆ هەوڵەدا جوانکاریە کە کات بابەتەکەی بکات. هەر ئێمە ئێستا زۆر بەمانەڵێنەڵم بۆ شانۆمان پێش ڕاپەڕین زۆر بەهێزتر بوو لە دوای ڕاپەڕین. ئیشەکانمان هەمووی پێش ڕاپەڕین بەهێزتر بوو، چونکە ئەو کاتە خاوەنی قەزیە بووین. هەمومان یەک بابەتێک هەبوو بەرەو بە ئامانجە ئیشمانە کرد و بە دڵسۆزیشەمان کرد، بە وردەکاری جوانیشەمان کرد. ئەوە بوو. بەڵام دوای ئەوە هەمووی یەک دنیا فیلم کرا لەسەر پێشمەرگە، وای لە هات خەڵک ئێستا کەسی سێری و فیلمانە ناکە کە باسی پێشمەرگاکە. بۆ چونکە ینی دەسەڵات ڕێزی پێشمەرگەی شکان، نەک ئێمە نەمان شکان و دەسەڵات شکانی. بۆ یەک تێبینی ینی لە قسەکان دەگای سەرکەوت، ینی ئێمە لە هەشتاوەشتوانە کە ئاوارەی ئێران بووین، ینی لە چیمیا باران. ینی باوەڕکرد لە کۆڵانەکان شانۆگەری هەبوو کە شانۆی تر معلومی فیلم سازانە و ئاشنایە بەوانێک کە حەزیان لە سینەما و دراما هەیە، کە شانۆگەری پێش سینەمایە، شانۆگەری کاریگەری زیاتری هەیە لە سینەما، شانۆگەری زیندووترە لە سینەما و واقعیترە لە سینەما. ئەوان لە کۆڵانەکان شانۆگەریانەوە، ینی لە هەموو کۆڵانێکی ئێران هەستەکە شانۆگەری هەبوو، شانۆگەری ڕاستەوخۆ، ینی هەموو کاراکتەر بوون. مناڵێک تەبینی نمایشیە کرد، کچێکی بچکۆلە تەبینی نمایشیە کرد، پیاوێکی بەتەمەن نمایشیە کرد. بۆیە لە ڕووی فەرهەنگی وەکو جەناب و فەرموود، ینی فەرهەنگی فارسی و ئێرانی زۆر لە پێشە، تەنانەت لە ناوچە کوردیەکانیش، تەنانەت لە ڕووی میلۆدی، لە ڕووی کتێب و نووسەر و ئەوانەوە، ینی ئەوان خاوەنی دەیان کەسایەتی کە من ناکرێت لێرە ئێستا ناوی هەر هەمویان بێنم بۆی نەبێ بابەتێکی هونەری میلۆدی. لێرە تابانخان بۆ چوونێکی ئیزافەی هەیە بۆی ئەوە ئێمە ئەڵێ یەک شت کە بەدڵم نییە لە فیلمی ئێرانیە کەمێک کەئیب و تاریکە، ئەو ڕەخنەیە گەڕێتەوە بۆ سیستەمە دینیەکەی لە وڵاتە. ئەگەڕێتەوە بۆ دووشت. یەکەمیان ئەو ڕقابەی کە هەیە لەسەر سیناروی فارسی و کۆمەلگای ئێرانیش کۆمەلگایەکانی بەڕاستی حەزی لە ئازادیە. لە کاتی حەزی لە ئازادی و فیلمەکان و بە خەمۆکی دەرەکە، ئەوێ بەم شێوە پێ بڵێ کە من کۆمەلگایکی داخراوم، خێزانێکی داخراوم، کوچەیەکی داخراومەیە، ژیانێکی فەزایەکی داخراومەیە. بۆیە هەستەکەی تەنانەت میلۆدی سینەمای ئێرانی، میلۆدی درامای ئێرانی، میلۆدیەکی حەزینە.
میلۆدیەکە ینی ئینسان دڵتەنگەکە بۆ ئەم ڕخنەیەکی بەجێە لە فیلمی فارسیە و لەم فیلمانەی دوایە هەستەکەین ئەویان تێپەڕاند و هەندێک لە فیلمەکانی ئەو ئەکتەرە جوانانەی کوردیانی نەڤیدی خۆمان ینی ئەکتەری زۆر باشی دیکانی و یەک فیلمی دیکەش لەو فیلمانەکە ئەوەی هەرتێ پەڕانوە ینی فیلمێکی پەیمان معادیە و زۆربەی زۆری فیلمی ئێرانیش بیرمان نەچێت سەرکەوت باس لە معاناتەکە باس لە تراژیدیاکە باس لە بۆ لێکداپڕان و خۆشەویستیەکە تۆ بتێنێتەوێ قیسەی خۆشەویستی و ڕۆمانسی وانە هەر حەزینە ینی کۆتایەکەی هەر بە خەفەتیە کۆتایەکەی بە شێوەیەکە کە بینەر بە دڵی نابێت و ئەو کەسێک کە عاشقی و فیلمێ دڵی ئەشکێ لە ئەنجامە بۆیە بێگومان ئەو تێبینێکی جوانە فیلم ئێرانی و بیرمان نەچێت میلۆدی ئێرانی میلۆدیەکی کاریگەرە لەسەر دەرونی ئینسان و دەنگی نەی و تار و چەلۆوانە ئێرانیانی هەر ئەتخاتە گریان وایتر گۆرانەکانی شەجەریان و افتخاروان هەمووی بەڵگەن لەسەرەوەی ئێران فەرهەنگێکی فراوانی هەیە لەو وارەیە. بەڵێ لێرە کاکستار جەبار ئەڵێ سڵاو بۆیەوەی بەڕێز میوزیکی پێستی شێر زۆر تایبەت بوو جۆرێک لە ترس جێ ئەهێڵێت لە دڵی بینەرەکانیان. بێگومانەوە من لە قسەکانمە باسم گریانی نەگوێنەکردن تەنانەت میوزیکی فیلمەکە لە ئاسی فیلمی کرایمی ئەمریکایە لە ئاسی سیریەسە ئەمریکەکانایە و کارێکی زۆر جوانی بۆ کراوە تەنانە یەکێک لە شتە هەرە جوانەکانی و فیلمە ئەو هەندێک کاری پلەیباکی تایە لەگە سلووە ینی کاک سەرکەوت ئەو پلەیباکانەی کە لە ناو پێستی شێرە هەیە لە هیچ درامایەکی دیکەی فارسیانیە پلەیباکی زۆر ینی تایبەت و زۆر بەوردی خۆی سینەمایانی چی بەشێکی گەورە لە سینەما و درامانی دیتێڵ ینی وردەکاری ئەم دەرهێنەرە زۆر بلیمەتانە وردەکاریەکانی خوێندوێتەوە کۆمەڵی تەفاسیلی بچووک هەیە بچووک لە فیلمە و ئەکا فیلمەکە زۆر جوان بێ بۆ بینەری خۆشەویست بۆ عاشقانی فیلم ئەمە ئەم تێبینە زۆر گرنگە تۆ سێری فیلمێکی فارسی کە لە پرشتێکە بینی لە فیلمێکی فارسیاڵی ئەها بە مناڵی من ئەوەم کردووە ئەها سێرە و دەرێنانە چەند وردن مناڵێک لە بەردەم بەلوعایەکە دانیشتوە قەترە ئاوێک ئەکەوێتە خوار ئاواکە قەترەکان بگرێتەوە قەترە ئاوەکان دڵۆپە ئاوەکان یەکسەر وڵی وەڵام من بە مناڵی ئەوەم کردووە دەرێنەر ئەبێ ئاوا بێت دەرێنەر بێ نان و پیشان بە مناڵی چۆن نان کراوە لە تەنورا پیشان و با چۆن چای خوراوەتەوە پیشان و با خێزان چۆن لەسەر سفرەدانیشەوە چۆن لەسەربان نووسووە چۆن پێکەوە خێزان گفتوگویان کرد دەرێنەر نابێ بێت لە ناو ڤێلایەکە فیلمێکم بۆ دەرکات لە سلێمانی لە هەولێر لە دووە هەر ڕۆژی سێجار خۆی بگۆڕە کارکتەرەکە با بکوا لە کۆمەلگای کوردیاشتی واکوایە و نخبەیەکن بە پەنجەی دەسە ژمێرێن یان کۆمەڵە شدانێ لەسەر سفرە و لەسەر مێزە نان خواردنیانی باوەڕکاری کۆمەلگای کوردی شتانە هەر ناخوایە نیەتی لەسەر سفرانی ئەو شتانە و کۆمەڵێک حیوارە کریانی باس ناکرد فەنتازین خەیاڵین دوورن لە واقعی کۆمەلگای کوردی و بۆیە یەکسەر بینەری کوردی بە یەک حەڵقە بە دوو بەشی فیلمەکە ئەکشێتەوە لە دراماکە سێری ناکە ئەڵێمە خەیاڵە لەگەڵ واقعی منە ناگونجێ. کاک خۆشناکجام کاک بیلال سەلام بۆچوونی جیاوازە حەزەکەم بە بۆچوونی ئەویش وەرگرین دوو کۆمنتی نووسیوە حەزەکەم هەردووشی دانێمە یاردووچیانە خوێنمەوە بڵێ درامای تورکی زۆر ئاست بەرزترە لە ناوخۆ و دەرەوەی وڵات تورکیا گەیشتۆتە ئاستی دروستکردنی سوپەر هیرۆ ئەمە یەکەمیان دووەمیان ئەڵێ دراماکانی تورکیا زۆر بەهێزتر و باشترن لە دراماکانی فارس. بۆ وەڵامی پرسیاری یەکەمی ئەو دوو درامانەی کە یەکەمیان کە گەشتۆتە ئازی سوپەر هیرۆ بە یارمەتی نێتفلێکس بووە و درامای کێشیانەیە بەڕاستی ئەو من خۆن لەسەر نووسیوە لە لاپەڕی فەیسبووکەمایە ئەوی شەر نێتفلێکس کاری دەرێنان و یارمەتی ینی تیمێکی نێتفلێکس چوونەتە تورکیا بەرەمێناوە کە یەک وەرزە کە باس لە ژیانی خێزانێکەکە لە گوندێکا ئافرەتێکی تایە تووشی نەخۆشێکی دەرونیە بێتێتەوە بۆ دێچکە پێشتر پیاوێکی خۆش ویستووە لەگەڵ یا بۆ تەلاقیەوە ئەچێتەوە تووشی گرفتی خێزانێ بن ئەم دوو درامای ڕاستە لە ئاستێکی بەرزان بەڵام بە یارمەتی تیمی نێتفلێکس بووە بە یارمەتی کامێرای نێتفلێکس بووە سیناریۆکان ئەوان یارمەتیانیاون بەڵێ بێگومان لەو دوو درامایە من باسم کرد لە ئاستێکی بەرزایە بەڵام ئایا دراما و فیلمی فارسی نێتفلێکس چۆتە ئێران و بەرهەمی بێنێ نەخێر ئەسەن فیلمی ئەو فیلمی ئەپڵ تیڤیش کە بەرەمێنراوە تیهران لە دەروی تێران لە ناو یۆنانە وێنە گیراوە لە ناو یۆنانە ینی وێنەگرتنی فیلمەکە بە تەواوی کراوە ڕووداوەکان لێ بوون کە چیتە ناو فیلمەکە واسەکە لێرانی شاتۆماکرا ناو تاران ناکراوە بۆ شتێکی زۆر جوانە ئەپڵ تیڤی من هیوادارم بینەران سێری ئەو درامایە بکەن درامایەکی زۆر جوانە و زۆر نزیکە لە واقعەوە بۆیە ئەمە پرسیاری یەکەمی پرسیاری دومی چی بوو؟ بەڵێ پرسیاری دومیان هەرڵێ درامەکانی تورکیا زۆر بەهێزتر و باشترن لە درامەکان یەک دقە شتێکی کەشیێڵێ ئایا کا خۆشناو چەند درامای فارس و تورکی بینیوە تا بڵێت کامیان باشترە؟ بینیومە سێری کارادایم کردووە سێری دراما کۆنە تورکیەکانم زۆربەی بینیوە کارادایشم بینیوە و ئەو دوو درامایش کە نێتفلێکس بەرەمێناوە هەردووچیان نێتفلێکس من بە جوانی سێرم کردووە ئەوەی کە سوپەر هیرۆیانی سێری ئەوەشم کردووە
و تەنانە من ئێستا حالیان سێری فیلمێکی درامی دیکەی تورکیەکەم هەر بەیانمەتی نێتفلیکس کە باسی لە کلیلێکە کاک کە دەرگایکی پێکە چتە ژوورە لە ژوورێکەوەیتە دەرەوە لە وتێلەکە ئەم ناوی فیلمەکەم بیر نییە بەداخۆ ئێستا یعنی یەک دوو ئیپیسۆدم سێ کردو ئەوەش هەر فیلمێکی جوانە درامە باس لە گەشتەکە بەناو کاتە بەڵام بیرمان نەچێ ئەمانە بە یارمەتی زەبەلاحی سینەما و درامایە کە نێتفلیکس ئەو نێتفلیکسەیە کە توانی ئەکستراکشن لە بەش یەکە بە 100 میلیۆن بینەر و لە بەشی دووە بە 120 میلیۆن بینەر ئاشنا بکە نێتفلیکس ئەو عیملاقەیە کە ئەتوانێت فیلمێکی ئاسمام ناوند بباتە ئاسێکی بەرزەوە نێتفلیکس ئەو سینەمای گیرفانەیە کە ئەتوانێت بڕوات فیلمێک لە مەغریبا بەرهەم بێنێ بێت بە یەکێک لە فیلمە باشەکان بڕات لە لیبیا بە هەمان شێوە بڕات هەر شوێنێک و نێتفلیکسەوە بەداخەوە تا ئێستا لە لایانی پەیوەندیداری ئەمە لایانی ڕۆشنبیری ئەمە نەگەشتەوە ئاسێکە بتوانین داوەتی زەبەلاحێکی وەکو نێتفلیکس پێم بێت لە کوردستانە درامایەک بەرهەم بێنێ لەسەر خێزانی کوردی و من پێم وایە ئەگەر نێتفلیکس درامایەک لە کوردستانە بەرهەم بێنێ لە هەموو دراما کوردیەکانی مێژووی کورد بەیەسر دەرەچێت بۆ چکەوتیمەی نێتفلیکسیان لێرە لەگەڵ ئەو کەسانە گفتوگۆکەن کە خەبیرن لە بواری سینەما وەیان کۆمەلگای کوردی خوێنەوە وەیان مێژووی کورد دەخوێنەوە ئەو کات فیلمەکان بەرەمێنەوە ئێمە کۆمەڵێ قەزایە و کۆمەڵێ ڕووداوی مێژووی گەورەمانێکە توانین دەیان درامای حەزینی لێ بەرەم بێنین دەیان درامای گەشتبینیشی لێ بەرەم بێنین وەک دەیان شۆڕشەیە دەیان کارە ساتەیە بەسەر میلەت توانێت بکرێت بە بەڵێ کاک بیلال سەلامەڵێ تورکیا خەڵاتی ئێمی و کانی هەیە فارس چی هەیە کاک بیلال ئەمێ بۆی دەرفەت بە کەسی تریش دێن بەس حەزم کرد لەگەڵ تا بمێنمەوە فەرموو کاک خۆشناو فیلمی فارسیش ڕۆشتوتە فیستیڤالە نێودوڵەتەکانەوە ینی ئۆسکار بینیمانە گەشتۆتە ئۆسکاریشە بەڵێ تورکی نەچۆتە ئۆسکار بەڵێ براکانی لەیلا برایانی لەیلایە براکانی لەیلا ئەو فیلمە تازەی پەیمانی معادی تایە و نەڤیدی تایە هەموو کاراکتەرە جوانەکانی تایە تەرانی علی دۆستی تایە یەکێک لە فیلمارە جوانەکان و خەڵاتی زۆر باشی بردووە بەڵام بۆچی ئەم پرسیارە لای ئاشکرایە ینی ئێران نەگەر سانسۆری سینەما و دراما لە ناو خۆی لەسەری لە دەرەوەش بەڕاستیانی ڕقابێکی دەولی لەسەر ئێران ڕقابێکی دەولی لەسەر لایانی ڕۆشنبیری هەیە و ناڵن زۆربەی زۆری کارە هوەرەکان ئێران لە سنوورێک زیاتر تێپەڕێ بۆیە تورکیا بەشێکە لە ئەوروپا تورکیا ئازاترە لە ئەوروپا لە ئێران و تورکیا نزیکترە لە غەرب و ڕۆژاواوە وەک لەوەی کە ئێران نزیک بێ بۆیە فیلمە تورکی و فارسەکان بە ئاسانی تورکیەکان بە ئاسانی ئەچنە فیستیڤالەکانەوە بەڵام فیلمی فارسی بە ئاسانی ناڕوا و چەندین بربەستی ناوخۆیە بێت تێک بشکێنە ئیجابە بڕاتە دەرەوە لە دەرەوەش ئەبێ ڕوبەڕووی ئەو هەموو تەحەدای بێتەوە کە لەسەر ئاسی عالم کە ئەمریکایەکی زلیێز و بەریتانیا و ئەڵمانیا و هەموو ئەوانە بۆ نمونە پێم وایە لەوە چێ زۆربەی زۆری ئەو ستافانەی کە ئەندامن لەناو ئەو فیستیڤالانەیە ئەو بەڕێزانەی کە ئەندامن پێیان باش نەبێت کە فیلمێکی فارسی خەڵات بێت لە سای ئەم دەسەڵاتی کە هەیە بۆ نمونە ئەوانە هەمووی کاریگەریەنە بە پێچەوانەوە فیلمی فارسی هەیە شایانی چەندین خەڵاتێ بەڵام کە ناچێتە دەرەوە و لە فیستیڤالەکە وەرناگیریەوە بێتەوە لەو لیژنەیە پرسیارکەوە با بینەران خۆیان بڕیاریەوە بن بۆچی فیلمی فارسی خەڵاتی و بۆ شێوەنی ئەگەر وابێ ئەو قسەی ئەگەر وابێ ئەلبەتە حقیقەتێک هەیە ئێمە مەوەکو دەوڵەت ناڵێن ئێمە باس لە میلەتەکەین وەکو باس لە هونەرمەندانیانەکەین ئەجینا فیلمی تورکی باشیش هەیە و درامای تورکی باشیش هەیە ئاماژەمان پێی بەڵێ کاتێک کە دێتە سەر مەسەلەی دەسەڵات ئیش لەسەر ئەو فیلمانەکە لێرەوە ئیشەکان ئەگۆڕێ سەقەتە بێ من لە ئۆردوگایە کابووم لە کۆمەڵ لە جێیە کابووین لە ئیشکردنە کۆمەڵێ خەڵکی ئەمریکای لاتینم لەگەڵا بوو لەوێ تەلەڤزۆنیاندا نابوو تەلەڤزۆنی ئەمریکی و تەلەڤزۆنی چەناڵی ئەمریکی و چەناڵی ئیسپانی من لە چەناڵ ئەسپانیەکە یەک دوو درامای هینم بین یعنی ناچار بوومە بەس ئەوایە سێرکەم چونکە سێمەکە ئیسپانیەکان سێرەکەن منش سێرمە کرد یەک دوو درامای تورکیم بینی لەوێ پێشاندرا هەر دوو لە ڕێوە قێزم هاتەوە یعنی بزەبت لە هینی ئیسپانیەکانشەوانیشیشی جوانیان هەیە بەڵام هەرێ چەناڵیان هەیە تەنها بازرگانیە و ئیتر بەس وروژاندنە یعنی فیلم هینی ئەوە نییە بەڵێ پۆرن و ڕوت و ئەو شتانە بێت بەس وروژاندنی زۆرتیایە کاتێک کە فیلمە تورکیەکانم بینی لەوێ هەر گەشتمە تەواو ئەوەی کەوتم درامای تورکی هابێ هیچ نییە مە خەڵکی خۆمان نەحەقی نییە کە گلەیەکە من تەماسەیرم نەکردووە نەمبینیەوە چونکە چەناڵی تورکی نیە من لێرە زیاتر لە ئەمریکا ژێ مەجبورم سەیری شتی ئەمریکیەکەم
و ئیشەکانیشم لەگەڵ ئەمریکایە بۆیە بێ لەگەڵەوە نابڕۆم اینجا نمبینی بەڵامەوانم بینی زۆر لێ بێزار بووم وتم خەڵکی خۆمان ئەگەر وابێ نەحەقیان نییە ئەمە دوایی کە بە دواچوومان کرد لەگەڵ هەنێ برادەرمانە ئەو دوو درامایە بۆ ئەو تەلەڤیزۆنە پەیوەندی برادرێکمە بۆ هەر لە بواری فیلمسازی بوو پەیوەندیە بوو وتی ئەو دوو درامایە بە بەلاژ دراون بەوان باشەوەی نەری توشتی تورکی بگاتە ئەوێ ئەمە چێ کردوێتی حکومەت کردوێتی ئەبی ئەلێرە ئەم دووشتە جیاکەینەوە ئەوەی کە دەسەڵات ئەیکات شتێکی کەیە دەسەڵات حتمما ئەو تلیاکە ئەنێرێ بۆ کوردستان ئەو تلیاکە ئەنێرێ بۆ وڵاتە عەرەبیەکان بۆ دنیا بۆ ئەوەی نییە بۆ خۆی گۆشکات ئەو تلیاکە چییە ڕاکێشانی حەز و ئارەزوی خەڵکە بۆ خۆی بەڵام ئەوەی کە کەسە فیلم سازە بەتواناکان و ئیشی ڕژ دەکەن ئەویان جیایە ئەویان شتی ینی کاک سەرکەوت شتێکی زۆر زۆر وازە ینی ژیانی کاراکتەرێک ئەکتەرێکی نواندن لە ئێران لەکوێ ژیانی ئەکتەرێکی تورک لەکوێ ئازادی لە ئێران لەکوێ ئازادی لە تورکیا لەکوێ و سپۆنسەر لە ئێران لە چه ئاستێکە و لە تورکیا لە چه ئاستێکە ئەمە ینی بەراوردێکی زۆر نایەکسانە بەراوردێکی نایەکسانە ئایا لێرەزانی چۆنەکە خۆشنەوە ئێمە بێ ئاگامان لەوە بێ کەسانی ڕژت لە تورکیاشا هەیە تورکی ئەگەر تورک بن ئەگەر کورد بن یعنی ئێمە بۆ نمونە یڵمازگۆنای خۆمان زەجەی دروست کردو لە ناو سینەمای تورکیا بۆ نمونە با بڵێن مەحسوون قرمزی جوول ئەو چەند فیلمەی کردووە شتی جوانی کردووە ئەمە بۆ ئەمە بەڵێ کەسانی تریانەیە لە کۆمەنیستەکان کەسانی تریانەیە لەوانەیە کە بیرفراوانن ئەمانە دێن کاتێککە ئیشەکەن حتمما ئەبێ بێن بە ڕەمز ئیشکەن حتمما ئەبێ بێن کۆمەڵی شتکەن لە فلتەرەکانی دەسەڵات تێپەڕێت لە سانسۆر تێپەڕێت ئەو کاتە دێن ئیشی جوانەکەن بۆیە تورکیایەکی گەورە بەو نفوسە گەورە بەو هەموو هونەرمەندە گەورە بەو هەموو ئەمکانیاتە حتمما ئیشی جوانیش کراوە بەس کێشەکە لێرە چییە ئیشەناشرینەکان بە ئێمەکان ئەویش دەسەڵات هێنێ بۆ کۆمەڵی کەناڵ هەیە لە خزمەتی دەسەڵاتایە تۆ سەیری ئێران کە لە ئێرانیشە هەنێ شت هەیە هەنێ فیلمەیە ئێستا لە هەفتەی ئایندەیە لەگەڵ کاک ئەدریس عەبدیە گەنگەشەی فیلمی با بڵێن درامای پێستی شێرەکەین کاک ئەدریس عەبدی بۆ چوونەکانی بۆیە من حەزم کردەوە بێت بۆی ئەم بە دژە دروست بێت دژە بۆ چوونانە دروست بێت زمانەی کاک بیلال سەلام من پێ خۆش بوو ئەگەر وا نەبێت ئێمە چۆن مناقەشە بکەین بێگومان هەر لە ناو ئەم بابەتە من وەڵامی شتێک بمەوە کە زۆر گرنگە بۆ بینە بتەوێت نەتەوێت سیناروی فیلم و چیرۆکی فیلم ئەگەر لە نۆڤڵێک شۆ وەرگیرابێت بتەوێنێتەوە من وسەرە ژانەرێکی هەبوو پاڵنەرێکی هەبوو بۆی کە ئەم کتێبە بنووسێ کاتی ئەم کتێبە کێتە ناو کۆمپانیایەکی سینەماوە و بەرهێنانی تیاکە و دەرێنێت ئەمە کا بە سیناریۆم نۆڤڵە گومانی نیە لەوە کە هەژمونی وڵاتە حەزەکە سەرکەوتوو بێتایە نمونەیەکی زۆر بەسیط ئەمریکن سنایپەر ینی ئەمریکا لە ڕێگەی ئەم فیلمانەوە هەژمونی خۆی بسەپێنێ لە وڵاتانی ڕۆژهەڵات و ئەوێ ینی ئەزەڵاتی خۆی هێزی خۆی و چەکی خۆی و قووەی زەمینی خۆی و ئاسمانی و بەحری خۆی نمایشی هەموو گیان بە لەوە چە فەنتازیش بێ زۆر جار ڕووداوەکان ینی جاری وایە تۆ بۆ من مەسەلەی سوپەر هیرۆکان ینی ئێمە لە هەر وڵاتی خۆمان سوپەر هیرۆمان هەیە پرۆسێری مێژووی عەرەبکە سوپەر هیرۆی هەیە خۆی هەیە بۆ فارس خۆی بۆ جەناب فەرموود بەڵام تۆ بیت خۆ دروستیکە ئێمە شتێکی هەیە بۆ نمونە سپایدەرمان باتمان ئانتمان بۆ نمونە ئایرۆنمان و زۆرمان هەیە لەو بابەتانە توانێت ئێستا بڵم 20 دانێکەشان پێ بڵم بەڵام ئایا ئەمانە لە واقعا هەن یان فەنتازین نەخێر ئەمانە خەیاڵین ڕاست نین بەڵام ئەکرێتەوە بڵێ تۆڵستۆی ڕاستە ئەنیشتاین ڕاستە بیردۆزەکانی بۆ نمونە زانایەکی گەورە وەکو نیوتن ڕاستە وەکو فرۆید کە کراوە بە زنجیرێکی زۆر جار نێتفلێکسە ینی زۆر جوانە ئەو تیۆریانەی فرۆید ئەو ئەفکارە جوانانە یەکێک لەوانە کە باز لە شتێکە کایانی لە ناو دراماکەیە کە تۆ ئەبا بۆ ناو خەیاڵی فرۆید کە ئیپنۆتیزمە ینی ئیپنۆتیزم وە بۆچی ینی فرۆید دەمەدایەنا کە زانی کۆمەڵێک دەرد هەیە کۆمەڵێک نەخۆشی هەیە لەش ئینسانە بە دەرمان چارەسەر ناکرێت ئەو دراما پێتەڵێ فرۆید وای لات کە ئینسانە چی لێ بکات بخەوێنێ بیباتۆ بۆ پێش ڕووداوەکە بیسڕێتەوە اینجا خەبەری کاتەوە بۆ نمونە ئازاری سۆزداری ئازاری لە دەستدانی کەسێکی ئازیز
هەندێک ئازار هەیە بە دەرمان چارەسەر ناکەی لای پزیشکان چارەسەری نییە فرۆیدا چارەسەری بۆمانەدانا بۆیە زۆر جار دراما تۆ بۆ ناو قوڵایی هەژمونی فەیلسوفێک ئەدا بە ناو قوڵایی هەژمونی وڵاتێک سیاسەتی خۆی ئەسەپێنێ تۆ بگەن ماڤریکی تۆم کروز وە دەیان نمونەی دیکە کە هەیە مەتوانین باسی بکەین کە هەژمونی فڕۆکەوانی خۆی ئەسەپێنێ ئەمریکا کە پێێتەڵێ فڕۆکەوانی من نمبەرۆنە لە دنیا هیچ فڕۆکەوانی ناگە بە هیچ چەکدارێکی من ناگە بە چەکداری مارێنزی بەحریم زمینی من یان بە مارێنز بە ئەمان شێوە بەڵێ نا ئەمریکا بێگومانە گەر ئێمە بینە سەرەوە هەروەکو چۆن ێستا باسی تورکیامان کردوەکو دەوڵەت و سیاست ئەوێت تابووری پێنجەم لە ناو میلەتانە بۆ خۆی دروستکات ئەمریکاش واکات ئەمریکاش گەلێ جار زۆر لە وڵاتانی کە پێشەوەی بچێت بۆ داگیرکردنی پێشەوەی بچێت بۆی بعد بەناوی خۆی کە ڕزگاریەکە بە فیلم داگیری کردووە بابێنە سەر کاک ئیسماعیل لە دەمێکان پرسیارەی کردووە ئەوێ ڕێچکەی بابەتەکەشمان بگۆڕێت بۆیە پێ خۆشحاڵی کاک ئیسماعیل بخەمە ڕوو ئەڵێ ئایا مامۆستا خۆشناو پێی وایە کە فیلمە کۆنەکان و دراما کۆنەکانی سینەما و بە تایبەت دەرهێنەرەکان باشتر بوون لە سینەما بەگشتی و فیلمە کوردیەکانی کۆن بە تایبەتی تەمەنەمە پرسیارێکی جیهانیە لە منیەکایی کوردستانیە تاوانوانی بۆ بخێنمەوە ئەڵێ پێی وایە کە فیلمە کۆنەکان و دراما کۆنەکانی سینەما و بە تایبەت دەرهێنەرەکان باشتر بوون لە سینەما بەگشتی ئەمە بەگشتی جیهانیە وەنیە ئیتر ئێرانی و تورکی و ئەمریکی یەگرێتەوە فیلمە کوردیە کۆن کوردیەکانی کۆن بە تایبەتی بەڵێ درامای کوردیە توانین بڵین ئەم پرسیارە ئەم بۆ چوونە بسەپێنین بەسەر درامای کوردیە بەسەر بۆ درامای کوردی ڕاستە بۆ دەرەنەوەی کوردی ڕاستە تا ڕادەیەک زۆریش ناهێنی تا ڕادەیەک بۆ درامای کوردی زیاتر نزیک بوو لە واقعی خێزانی کوردی و باسمان کرد درامای کوردی نزیک بوو لە زمانی کوردیەوە ئەکسنتی کوردی ینی کا سەرکەوت بە ئەمێکێ لە گرفتەکانمان لە درامای کوردیە ئەمەیە تۆ سێری فیلمێکی ئەمریکی کە لە کالیفۆرنیا بەرەمێنراوە باشە وەکو بلاک ماسک ینی هەستەکەی ئەم کاراکتەرەکە ئەم ڕۆڵە ئەبینێ لە ناو فیلمەیە بە ئەکسنتی ئەو ویلایەتە قسەکە بە ئەکسنتی ئەو شارە نیویۆرک قسەکە واشنگتن قسەکە یان میسیسیبی یان من قسەم زۆر هەیە لەسەر ئەو دراما ئەمریکانێکە لە ئەمریکا بەرەمێنرێن بەڵام ئایا درامای کوردی وەکو پێشوو توانێتی ئەکسنتی ناوچەیەکی کوردی وەکو خۆی بگەێنە نەخێر نەیتوانیوە لەم پرسیارەیە زۆر ڕاستە وایە دەرێنە کوردیەکان توانیوانە زمانی کوردی کللتوری کوردی فەرهەنگی کوردی ئاینی کوردی ئایدۆلۆژیای کوردی باشتر بگەێنن بە چاو بەگوێی بیسەر وەک لە دەرێنە تازەکان بەڵام ئەومان بیر نەچێت دەرێنی تازەش خاوەنی توانستی نوێ خاوەنی تەکنیکی نوێ خاوەنی کۆمەڵێک کەرەستەی نوێ بۆی ئەم پرسیارە بەسەر فیلمی جیهانی شاتەت بیقەبێ تۆ بگەڕێتەوە بۆ تارانتینۆ و ئەو کلینستود و دەرهێنەرە گەورانەی پێشوو ینی ئەوانش دەرێنەری گەورە بوون بەڵام بیرمان نەچێت ئێستا جیمس کامێرۆن هەیە چۆن ستیڤن سپیلبەرگ هەیە ئێستا کریستۆفەر نۆلان هەیە و ئێستا هاریسن فۆرد یەکێکە لە کۆنەکان ینی زۆرمان هەیە سم بمرمونە بێنینەوە ئەنجلینا جولی هەرێکێکە لە تازەکان زۆر کۆنیە بۆ بەدەرهێنەر ینی فیلمەکانیشی جوانن بیل جیبسن ینی دووسێ فیلمی هەیە ناوازن ینی ئەوەی مەسیحی یەکێکە لە هەرە فیلمە جوانەکان ئەپۆکالیپسی ئەتوانم بڵم تۆحفەی فەنی سینەمای ئەمریکی ئەپۆکالیپس کە باسی ئەو خێڵەشیانەکە لەو دەشتاچیان بەسەریەوە بینەر خۆی بینیوەتی فیلمەکە ئەپۆکالیپس ئەمان با بۆ ناو خەیاڵدانی بیل جیبسن کە چەنە خەیاڵێکی فراوانی هەیە لەو جۆرە فیلم و لەو جۆرە ژانەرانە بۆیە ناکرێ بڵێ دەرێنەی ئێستا خراپەوەی ڕابردوو چاکایە ڕابردوو خراپەوەی ئێستا بۆیە هەردووچیان خەڵکی باشیان تایە و ئێستا کەرەستەی سینەمای پێشکەوتوترە ئێستا شاشەکانی ئایماکس هەیە تەکنیکی نوێ هەیە CGI هەیە بابە ئێستا سینەما فریوە سینەما لە ئاستێکی بەرزایە ینی تەکنیکی سینەما تۆ سێری ئایروشمان کە بەڵێ فیلمەکە سەرکەوتونیە ئەکتێرێکی وەکو ڕۆبەرت دینیرۆ 20 ساڵ تەمەنی مناڵ کراوەتەوە لە فیلمە بۆ چونکە بە پلەیباک بەشی دووەمی بەرەمێنراوە ئێم دەرێنە چی بکە ئەبێ پیشانمان بات مناڵترە تەمەنی مناڵترە ئەمان با بۆ هەشتاکان ئەمان با بۆ هەشتاکانی سەدەی ڕابردوو خۆ ناکرێتەوە بە هەمان شێوە کاراکتەرمان پیشان بێ بۆیە تەکنیکی CGI بەکارێن ئەو کەسی کە ئیشی لەسەر CGI-ەکە کردووە لەو فیلمی ئایرشمانە لەسەر ڕۆبەرت دینیرۆ 6 مانگی ڕێک دانیشتووە 6 مانگ بەس خەریکی جەستە و دەموچاوی ڕۆبەرت دینیرۆ بووە تۆژاوا دانیشی لە بەردەم فیلمەکڵی ئەمە چیە دەمەکەی فیلمە ئەمە چی ئەمەش فەنێکی تیانە بناز ڕخنەی لێگری بابە تەکنیکی سینەما وردەکاری و دیتەلی سینەما لە ئاستێکی زۆر بەرزایە و مهندسی سەوت
تۆمارکردنی دەنگەکان بڕۆن سێریکەنیانی سێری کەوالیسی فیلمەکان کە ئەبینیت سینەما لە غەرب زۆر پێشکەوتووە و سینەمای وڵاتانی کەش پێشکەوتوە بیرمان نەچێت سینەمای فەڕەنسی سینەمای ئیسپانی سینەمای ئیتالی سینەمای کڕواتی سینەمای بڵغاری سینەمای کۆری ئەنی فیلمی زۆر باشیان بەرهێناوە بۆیە من لێرە لەو چێنە ناوی وڵاتم بیر بچێ بەڵام بەگشتی سینەمای سویدی سینەمای کەنەدی ینی کۆمەڵی فیلمی باش کۆمەڵی درامای باش بەرەمێنراون کە توانم بڵم ینی شانازین بۆ سەر شاشەکانی سینەما شانازین بۆ جیهانی دراما و تیڤەکان سەر شاشەی تیڤەکان بۆیە ناکرێت ئێمە هەمووی پرسیارەکە شڕکەین لە ڕابودیان لە داهاتەوە بەڵکو هەردووکیان تاواکەری یەکتری دەرێنەکانی پێشوونە بۆم دەرێنانش نیانەتوانی بەم شێوازە خەیاڵدانیان فراوان بێ ئەمان لەوانەوە سوودیان وەرگتووە و ئەمانیش خاوەنی توانستێک و داهێنانێکی گەورە بوون توانیوانە کۆمەڵێک تحفەی فەنی وەکو درایڤەر تەکسی ڕۆبەرت دینیرۆ زۆر فیلمی کەشەیە ینی کە لە مێژوو ئەوانە هەرمێنەوە وەکو گادفاذە ئەمانە فیلمن بۆ هەتا لە مێژووی سینەمایەمێنەوە و تایتانیک و زۆر فیلمی دیکەش کە سەرەتا لەو چێ نۆڤڵێ بوو بێ کتێب و بێ لەسەر ڕەفێکدانرابێ بەڵام سینەما هات ئەم فیلمەی ئەم کتێبەی زیندوو کردەوە کردی بە جوڵە هاسێکە سینەما ئەمەکات کتێبێکی مردوو کە تەنها خوێنەر دەتوانێت بخوێنێتەوە کە من خۆم خوێنەرێکی باشم الحەمدولله ینی حەزم لە خوێندنەوە هەیە بەڵام هەموو کەس حەزی لە خوێندنەوە نییە بەڵام سینەمایەت نۆڤڵێکی بۆکە بە سەعات و نیوێ سینەمایە نۆڤڵێکی بۆکە بە 10 ساعات لە درامایەکە سینەمایە نۆڤڵێکی بۆ وردەکاتەوە یەک مێژوو هیستری ینی کتێبێکی مێژووی وشکی بۆکە بە تحفەیەکی فەنی و پێشکەش دەکات لە شێوەی هێت مێژوو بۆ زیندووە کاتەوە لە شێوەی درامایەکی وەکو سکانداڵە هێت مێژوویەکی بۆ زیندووە کاتەوە وەکو چێرنۆبێل ینی ئەگەر دراما نەبووە ئێمە چوزانین چێرنۆبێل چی ڕوویاوە لە چێرنۆبێڵە لە یەکێتی سۆڤێتە ئەو کارەساتە گەورە ئەو وێزگە ئەتۆمی چێرنۆبێل ئەو نائینسانیەت و نامرۆڤایەتی کە بەرامبەر بە مرۆڤ کراوە لەسەر دەستی کۆمەڵی خەڵک کە بە ئەم قەزەوە مەخڵکان تووشی ئەو کارەساتە گەورە کرد و شاردیانەوە بە هەزاران خەڵک کوژراوتیان 30 کەس 30 کەس 80 کەس 50 کەس کوژراوە یعنی ئەگەر سینەما نەبێت دراما نەبێت تۆ چوزانی بڕۆن لە لاپەڕی فەیسبوکەکەم بە وردی بخێنەوە کە من باسم لە سیرەسی چێرنۆبێل کردووە باوکە لە نووسینەکە شادەسەکەی بەگریان چ جایەوەی کە سێری دراماکە بکەی بۆیە سینەما گرنگە بۆ ئێمە بۆ ئێمەی کورد سینەما پاشخانێکی گەورەیە دەوڵەمەندیەکی گەورەیە بۆ لە کتێبخانەکان هیچی کەمتر نییە سینەما دراما لە کتێبخانەکان هیچی کەمتر نییە ئەگەر بێت و دەرەنەری باشمانە بێ کاراکتەری باشمانە بێ ئەگەر بێت و کەرەستەی خاوی سینەمایمانە بێ ئێمە توانین بگەینە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان بەڵام زۆر بەداخەوە هەموو وەکولایەنە وێزگەکانی دیکەی ژیان لە وڵاتەیە سینەماش قۆڕخ کراوە دراما قۆڕخ کراوە کۆمەڵی هەن بوون بە هەموو شتێک لە ناو سینەما و درامایە و ڕێگەنیان گەنجی خاوەن بارە و خاوەن توانە باریز بن و دەرکەون لە ناو بوارەکەیە وەک ئەسپی خۆیان تاو بن ینی لە ئەمریکاوە بۆ نمونە نووسەرێکە بینێ لێرە نابینێ لە ئەمریکاوە بێژەرێکە بینێ لێرە نابینێ لە ئەمریکاوە کەسێکی خاوەن خامەیەکی ڕەنگی نەبینێ لێرەوە نابینێ بۆیە لایانی پەیوەندیدارە بێ گرنگی بە گەنجەکانی با گرنگی بە خەڵکە بەتوانەکانی با بە دەرێنەکانی با بۆ دەرچوانەی پەیمانگا هونەرجوانەکان با گرنگی بۆ کەسە بەڕێزانە با کە لە بواری سینەما خەونی گەوریانەیە کە حەزەکەن مۆبایلەکەی دەستیان شۆرت فیلمێک شۆرت موڤیەک تۆمارکەن ینی کەرەستەکانیان بۆ دابینکانی کەرەستەی زۆر سادەیە بتێ فیلمێکی کورد بەرهەم بێنی لەوە $200 $500 $1000 بێ بەڵام گەنجێکم پارەی لە بەردەستانی امکانێتە بەڵام لە خەیاڵدانی ئافکارەکە هەیە لە مێشکی داهێنانەکە هەیە بەڵام کەسێک نیە دەستی بگرێ و بیخاتە سەر سکە و کریستۆفەر نۆلانێکی لێ دەرچێت جەیمس کامێرۆنێکی لێ دەرچێت ستیڤن سپیلبەرگێکی لێ دەرچێت و هەموو وەک دەرێنەرەشن ئینسانێکی ئاسایی بوون بۆ سەری فیلمە تازەکەی ستیڤن سپیلبەرگ ئینسانێکی ئاسایی بۆ لە خێزانەکە ئەم ئەفکارانەی بواتوە بۆ دەرێنەرە عەزیمە بۆ چکە لە ئەمریکا ئینسانی گەورە لەدایکە بێ لە ئەمریکا خەونەکان گەورە بن لە قاڕەی ئەمریکا خەونی بچووک ئەبێ بە خەونێکی زۆر گەورە بەڵام لە وڵاتی ئێمە کاک سەرکەوت خەونی گەورە و زەبەلاح بچووکە بێتەوە بە قەدەر یەک جوچکەیە بێنێتەوە نامێنێ خەونەکە ئەمرێ کاک خۆشناکجانەمێ من ڕوونکردنەوەیەک بۆ کاک اسماعیل بڵێم کاک اسماعیل لە خوێندنێک مامۆستایەک باسی کامیرە بوو کامیرەیەکی مۆدێلی تازەی بۆ هێنام لەگەڵ کامیرەیەکی مۆدێلی کۆن بۆ ئێمە وتی منم کامیرە مۆدێلە تازەتانە دەمێ بڕۆن هەمووتان فیلمی پێ بکەن بەڵام منش بم کامیرە مۆدێلە کۆنە ئەچم فیلمەکەم ئەمەی من ڕەش و سپیشە دوایی دێنەوە بزانین کاممان فیلمی باشمان کردووە گرنگ لە پشت کامیرەکەەوە چی ئەکرێت تەکنیکەکە لێرەوەیە چۆن ئەتوانی ڕووناکی باش بەکاربێنیت چۆن ئەتوانی دەنگ باش بەکاربێنی چۆن ئەتوانی
چنین مۆنتاج من بەم بۆ مۆنتاج چنینم داناوە لە زمانی کوردیە چنینێکی جوانەکەیت و چۆن چیرۆک و بابەتەکە هەمووی لە یەکە دەی گەنگەشە لەگەڵ بیری ڕوانەرەکەیت مخاتبەی عەقلی بینەرەکەیت وتی ئەمە مهمە بەڵام کامیرەکە و ئەجهیزە و تەکنیکی تازە و ئەوانە مهم نییە گەر نەکەوێتە خزمەتی ئەم چەمکانەوە اینجا کاک اسماعیل جان فیلمی کۆن و تازە ئەگەر کوردی بێ ئەگەر عالەمی بێ گرنگەوەیە چی باش کراوە تۆ تا ئێستاکە فیلمەکانی هیچکۆک لە زانکۆکانی گیانە خوێنرێت و تا ئێستا گادفادەر لە زانکۆکانی گیانە خوێنرێت تریش بەڵێ خوێنرێن کەواتە لە بینی فیلم و کۆن و تازەیان نییە لە ئێستاشە تۆ ئەزانم من شەوانە سەیری فیلمی ئەمریکی یەکەم گەلە جار سەیری فیلمی خراپی شەکەم باوەڕتان نەبێ هەتا فیلمێکی باش دروستە بێت لەم ئەمریکایە هەزارەها فیلمی خراپیش دروستە بێت کۆمپانیەکان بەهێنەکان زۆر بەڵێ ئەمە بۆ پەیوەندی بە تەکنیکی تازە نیە بەم زەمەنە نییە لە کاتی کۆنیشە هەبوو لە ئێستاشا بوو لە ناو کوردی خۆشمانە هەڵبەتە هەر هەیە بەس با بینە لای هەنێ پرسیاری برادرام چونکەتر جوابی پرسیارەکانە بێ بینەوە کا خۆشناوگیان کاتەکەمان چونکە زیادە ڕوات کاک محەممەد گەردیە لە کا خۆشناو پرسیارێک بۆ جەنابەت من زۆر جارەست دەکەم ئەکتەری زۆر باشمانەیە بەڵام بەهۆی خراپی دەرهێنەرەوە لە ڕووی چیرۆک و دایلۆگەوە ناوی بەد بووە ئایا بەڕای تۆ لەم چەند ساڵە زۆرەدا بۆ دەرهێنەرێکی سەرکەوتوو لە نێو کووردا هەڵ نەکەوتووە زۆر باشە ئێمە باسی کەرەسە خاوەکانمان کرد زمینە سازیمان کرد لە کوردستانی خۆمانە زمینە سازی نیە بۆ سینەما زمینە سازی نیە بۆ دراما زمینە سازی گرنگترە لەوەی کە تۆ من بۆ کامێراش یانەوەی کاسەکەوت باسیکردن نمونەشتێکی زافەکەم ئەوەی کە کامێرای دروست کردووە ئەڵێ منم کامێرام دروست کردو بەڵام تۆ بێ بزانی تی ببینی ئاسێکە چەند مەسیجەکەی وازەحە چەند جوانە چەند پەیامەکەی گەورەیە من ئەم کامێرام دروست کردووە بەڵام تۆ بێ بزانی پێی ببینی بۆیە تۆ گەر فۆتۆگرافەرێکیش بی نەزانین ڕسم بگری زاویەکە ببینی و نەزانین لە چی زاویەک و سێری ئەو کاراکتەرەکە یا ئەو ئارتیکڵەکەی کە تێ ڕسمی بگری نازانی وێنە بگری بۆیە سینەماش پێویستی بە کەرەسەی خاوە پێویستی بە زمینە سازیە و ئەمە بیرمان نەچێت ئەمریکا وڵاتێکی زەبەلا حەنی بەناو شارعەکە بەناو شەقامێکی گەورەی نیویۆرکا بڕۆی فیلم تۆمارکەی کەس لا ناکاتەوە پێتان سێ نەبێت لەوە چه کەس لا نکاتەوە سێریکا بۆیە ئەو وڵاتە لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی ڕۆشنبیرەوە ڕۆشنبیری تاک و خێزان زۆر گرنگە ئێستش لای ئێمە پاسکیلێک دامکە ماتۆرسکیلێ دامکەیان دو ئۆتۆمبیل پێکدادانێک ڕووبە بەجاری 1000 کەس کۆ بێتەوە جا چ جاوی تۆ تەقینەوەیە بکەی یان دووکەڵێ دروستکەی یان 4 کامێرا بخێتە سەر ستاندێک و ئەکتەرێک خۆی فڕا لەسەر جادێکە بۆیە زمینە سازی زۆر گرنگە و کۆمەلگای ئەمە لەو ئاستانیە وشیاری تاک لەو ئاسانیە بتوانانی لە ناو بازارە لە شوێنێکی گشتیا لە ناو مۆڵێکە یان لە ناو شەقامێکی زیحامە وێنەی درامایە یان فیلمێ بگری بۆیە بێ زمینە سازی بۆکە یەکەم جار و پاشان لایانی پەیوەندیدار داعمی ئەم پرۆسەیە بکە داعمی ئەم فکرەیە بکە ئەم فەلسەفەیە بکە و ئەو دەرێنە توانستێکی باشیە بێ و یاریدە دەریشی هەبێ خۆ دەرێنە بەتەنها ناتوانێەوە بکە با من لە پرسیاری ئەم بەڕێزەوە یەک ریکۆمەندیشن بکەم پێشنیارێکی زۆر باش بۆ بینەرانی فیلم سازان بڕۆن سێری فیلمی فارگۆکەن ینی ئەو سیریەسە جوانە سێری درامای فارگۆکەن ینی سەر سوڕەمێنێ لە عقل و لە داهێنان و لە دنیابینی برایانی کوین کە دەرێنەریەوە ئەو دوو برایەکە فارگۆیان بەرەمێناوە فارگۆ کە باسە ڕووداوەکانی ویلایەتی میسیسیبیەکە باسە کۆمەڵی تاوانەکە لە ویلایەتە ڕوویاوانی دوو سێ چیرۆک بە یەک جار ئاو بەیەک ئاراسە لەسەر یەک سکە ئەڕۆن یانی کە چیتە ناو فارگۆ وازانی چیتە ناو ویلایەتی میسیسیبی وازانیتە ناو کارکتەرەکانە خۆ دەکتەری لەوێ یانی ئەو دەرێنەرە ئەوەندە بە وردی خەڵقانی تۆمار کردووە فارگۆیەکە لە هەرە دراما جوانەکان یەکێکە لە سیریەسە نایەبەکانی ئەمریکا و توانیوەتی وەکو خۆی ڕووداوەکان ئیڤێنتەکان بکا بە فیلم و پیشانی تۆی بە هەموو تر و ئیڤێنتە ینی فارگۆ زۆر جوان بەرەمێنراوە بەڵێ زمینە سازی گرنگە بەڵێ کا خۆشناو سوێلەخان پرسیارێکی ئەڵێ باشە بۆچی ستافی فیلمسازی و بەرهێنانی دراما لە ئێران خۆیان سەرکەوتون و ئیشی زۆر نایابیان هەیە بەڵام کاتێک ستافێکی ئێرانی دێتە کوردستان و کارێکی هونەری ئەنجام دەدەن و بۆ مۆنتاژکردن کارە هونەریەکە دەبرێت بۆ ئێران بەڵام ئەو ئاستەی نییە کە فیلمیان درامایەکی خۆیان هەیەە خەلەلەکە لەکوێدایە ڕاستە دەرهێنەر و سیناریۆکەی کوردیە بەڵام بۆ ناچێتە ئاستی کارەکانی ئەوان بە مەرجێ خەرجیەکەی زۆریشی تێئەچێت من هەمان پرسیارم لا دروست بوو هەمان پرسیار بە دووەداچوونیشم بۆ کرد
ینی ئەمە پەیوەستە بە دووشتەوە ئەو فەزایی کە فیلمەکەی تا بەرەمێنێ فەزای ئێرە جیاوازە لەگەڵ ئەو فەزایی کە ئێرانە ئەو شوێنێکە ئەو حاڵەتی کە لە ئێرانە هەیە بۆ بەرەمێنانی سینەما و دراما و ئاسی وشیاری خێزان و تاک لەوێ زیاترەوە توانم بڵم حتی تەنانە شێوەی ژیان ینی شێوەی ژیان لە ئێرانە لە شێوەیەکی کارێکی هوەریەکە ئەستا تۆ بڕۆیتە وڵاتی هەمەدان بڕۆیتە قوم بچیتە ئەو شارە دێرینانەی شیراز و ئەوانانی هەرهەمووی ئەتوانی بە ئاسانی فیلمی تا بەرەمبێنی سنە ینی سنە شارێکی کوردی شیرینە کە من زۆر خۆشەوێت سنە وڵانەکانی سنە ئەتوانی جوانترین درامای کوردی تا بەرەمبێنی بەڵام لای خۆمان بیناسازی بە شێوازێک کراوە زۆربەی زۆری مۆدرنە بتەوێت فیلمێکی کۆن بەرەمبێنی ئەبێت تۆ شوێنەکان بگۆڕی شوێنی کەمیش ماوە کە بتوانی ئەو فیلمانی تا بەرەمبێنی زۆر جار درامای کوردی یا فیلمی کوردی لێک ماڵا بەرەمێنرێت و یەک گرفتی کەشەیە کاسە کەوت کاتێک ئەم فیلمە لێرە بەرەمێنرێ ئەبرێتەوە بۆ مۆنتاژ بۆوێ ئەو دەرێنە و گرنگی پێ نایە کە لێوێ پێەیە چکە تۆ لە ماڵی خۆتا لە شوێنی خۆتا کاتێکە شتێک بەرەمێنی زیاتر گرنگی پێی بزنس وەکو بزنسێک وەکو گەشتێکە چی بۆ وڵاتێ وەکو ئەوە نییە کە لە وڵاتێکی خۆتا کە خۆڕسک بێ کە خۆمانە بێ خۆماڵی بێت بۆیە فیلمی خۆماڵی کاریگەری زیاتر ئێمە قسەمان لەسەر چییە بۆ گلەیمان لە سینەمای کوردی بۆ گلەیمان لە درامای کوردی ئەمەمانەوێت شتەکان خۆماڵی بن درێنەکان خۆماڵی بن پرۆدیسەری خۆماڵیمانە بێ کامەرامانی خۆماڵیمانە بێ و مهندسی دەنگی خۆماڵیمان هەبێ و سیناریۆکە کەسێک بینوسیانی پێڕستێک ینی خەڵەمێکی خۆماڵی بێت خامەیەکی جوانی کوردستان بێ لێرە ژیا بێ لەناو ئەم ژینگا گەورە بوو بێت جلوبەرگی ئێری پۆشی بێونانی ئێری خوارد بێ و لەناو ئەم ژینگا گەورە بوو بێت لەناو هەموو ئەحداس و ئیڤێنتێکە لە وڵاتە ڕوویاوە نەک دەرێنێرە گێتەوە 20 ساڵە لە ئەمریکایە 15 ساڵە لە بریتانیایە 20 ساڵە لە ئەڵمانیایە لێرە من دەرێنان بۆ فیلمەکە بە عقلی ئەڵمانیایکە بە عقلی بریتانیایکە بە تامونەکەی ئەمریکایکە بە ئێرە ئەمریکانی ئێرە کوردستانە ئێرە 45 ڕۆژارە موچادرێ ئێرە کوردستانە لە پڕکارە بابڕێ سەش مۆلیدە هەیە لێرە هیچ شتێک بەسەر هیچەوەنی ینی بنیەی تەختیە وڵاتە ئێستاش خۆی نەگرتووە دەوڵەت نییە نازانی بیانی چیمان بەسەری هیچ شتێکی استقراری نییە و شتێک هاوسەنگ نییە لێرە بۆیە کاتێکە دەرێنێگلوێت ئەخرێتە ناو نازۆنی ئەحمەد و داوەت و تێری پێنجەستێرە و بۆیە فیلمەکە لە ئاستی کۆمەلگای کوردیانیە ناچێتە ناو ڕۆحی کۆمەلگای کوردی ناچێتە ناو ڕۆح و دڵی تاچی کوردی کاتێکە دەرچێکی زانکۆن فیلمە بینێ لەگەڵ ڕێزم بۆ بینەرانی فیلم سازان پێکەنی نیەت پێکەنی یانیڵێ باشە من لەکوێمە لەکوێ من لە داخلی کارەبام نەبوو من لە داخلی پارەم پێ نەبوو پارەی وحدەی موبایلێکم پێ نەبوو پارەی ئینتەرنێتم نەبوو پارەی گوڵێکم پێ نەبوو بیگرم بۆ خۆشەویستەکەمیان بۆ هاوڕێکم من پارەی جوتێ پێڵاوم پێ نەبوو ینی پارەی نان خواردنی گەدەی خۆم پێ بڕۆ سێرە هەموو ڕوودا و ئیڤێنتەکە ینی خوێنکار هەیە پارەی پێ نییە خواردن بۆ ڕێفەکانی لێنێ بۆیە ئەم دەرێنەکەوێتم هەڵاو کە یەکدەم هەموو بینا و عیمارە جوانە و ڕیستۆرانتە پێنجە سێر و تێلانە بینێ و لەوێژی ئیتر پێی وایە کوردستان فلۆرانسایە کوردستان پاریسە کوردستان واشنگتن دیسیە بۆیە بەم نەکەوتامە بە فیلمێک و بەرەمێنێ کاتێک زانی پچڕانێکی گەورە لەوان بینەر و فیلمەکە هەیە بینەرە حەپەسێ لە بەردەم شاشەکانە تۆ بڵێ من لەکوێ بژیم ینی ژیان وا بۆ لەرەی من لەکوێ بووم ئەی من 20 ساڵی خوێندن لەکوێ بووم ئەگەر ژیان وایە لە کوردستانە ئەگەر ئەمە ژیانی خەڵکی و تاچی کورد بێ و خوێنکاری کورد بێ و خێزانی کورد بێ و باوکی من و مامی من و خاڵی من واژیا بێ و پور و دایک و خوشکی من واژیا بێ ئەی من لەکوێ بووم یعنی ئەوە ژیان خۆشەوە ڕەفاهێت هەیە بۆیە دەرێنەرە بێ ئینسافی هەبێ بێ ویژدانی هەبێ دەرێنەر بێ لێرە بژی بۆیە ئەم فیلمەش ئەوە ڕۆیات یعنی ئەم پچڕانە ڕۆیات توی لێرە دەرێنانەکەی چی لێ مۆنتاژەکەی چی لێ دەرێنانەکەی لێرە مۆنتاژەکەی ئەم پچڕانە ڕوئەیات بتێنێتەوە بۆیە زۆرجار لە فیلم ئەمریکەکانیش ئەمە ڕۆیە کە لە ویلایەتێکەوە زنجیرێک گوازێت و ویلایەتی کە دەرێنەکان ئاخڵن نەیاڵم پچڕانە ڕووبازانی چیەکەن هەموویە گۆڕن ئەکسنتەکەش گۆڕن بە ویلایەتەکەی کە بۆی دەرێنەر لەو بیناتێ نەکەوێتێک بە ئەکسنتی واشنگتن قسە بکاوێتێک بە ئەکسنتی کالیفۆرنیا قسە بکات بۆیە دەرێنەر ئەبێ زۆر دیتەیلی لابێ کۆمەڵە وردەکاری جوان هەیە کۆمەڵە تەفاسیلی ورد هەیە و ئەکا فیلمەکە فیلمێکی بەحت و ئەوە بێتکەیتر تۆ بتوانی بە دڵ و جان سێریکەی بچێتە ناو ناخێت بچێتە ناو عەقڵ ینی تۆ فیلم عەقڵ نەیبڕێتە چۆن سێریەکەی ئەوەکو جەناب و فەرموود هەندێک فیلمی ینی زۆر مناڵانەیە ئەسپێ خۆیەکە بەژێر شاحینەیەکە و نازانم مۆزێگەڵ یا زەلامێلەتەکە و نابێ ئەوەش سیناریۆکەش لەگەڵ ئەوەش فەرقێکینە لای من ئەم سیناریۆی کە تۆ کوردستان بە وڵاتێکی مۆدێرنی دەوڵەمەنی ڕاقی خێزانێکی وشیار پیشانەی ینی زۆر تاک لە ڕەفایەتی گەوراژی و هەموو پێداویستەکانی ژیان فەرام کراوە هەموو پێداویستە سەرەتایەکان کەوتۆ لە بەردەستی خەڵک خەڵک پێویستی بە پارە نییە لەگەڵ ئەو مۆزا فەرقی نییە کە لە فیلمێکی هندیا هەڵەیە و سەری کابراکە بەدوولەتەوە لەگەڵ ئەو چەکە فەرقی نییە کە هەر تاو نابێت فیشەکەەکانی هەر تەقاکە و فیشەکەت کاکەم فیشەکە بۆچی تاو نەبوو ئەمەش وایە نابێت لە واقعی کوردی دوور بێت لەو ژیانێکی ئێمامان خۆشناو من ئیزافەیەکم بۆ قسەکەی بەڕێزدانیە و بۆ ڕوونکردنەوەیەک بۆ سۆیلەخان دراما
یاخۆ فیلم سیناریۆ و دەرهێنەر ئەم دوو کەسە زۆر پێویستن لەو دراما و فیلمە کوردیانەی ئێمە کە ستافەکە هەمووی ئێرانیە ئەیهێنن یا هەموو تورکیە ئەیهێنن یا هەموو ئەمریکی ئەیهێنن بەریتانیە لە کۆ ئەیهێنی بهێنە ئەگەر سیناریۆکە باش نەبوو ئەو ئیشە باش نابێت ئەگەر دەرهێنەرەکە وریان نەبوو زیرەک نەبوو جوان مامەڵەی لەگەڵ کەرەسەکانە نەکرد ئەو ئیشە باش نابێت کێشەکە لە لای سیناریۆ و دەرهێنەرە لە لای سیناریست با بڵێن نووسەری سیناریۆکە و دەرهێنەری فیلمەکە لە لای ئەم دوو کەسەیە لە لای ئەوە نییە بڕۆخوایە کرد باشترین وێنەگرێنیت لە ئەمریکاوە باشترین مۆنتاژت بۆکەن لە ئەمریکاوە نابێ بە فیلم نابێ بە فیلم بەڵێ ئەگەر تۆ سیناریەکە باش نەبێ و دەرهێنانەکە باش نەبێ ئەم دوو چەمکە زۆر زەرورە ئێمە ئەم دوانەمان کوردن بەڵام تا ئێستا سیناریستێکی باشمان نییە ئەمە گەورەترین کێشەمانە و هەمووشمان هاوارمانە سیناریستەکانمان نەگەشتونەتە ئەوەی بابەتی کوردی لە ناو دڵی خەڵکەوە جوان هەڵبژێرن و جوان ئیشی لەسەرکەن ئیتر خەتای کەسە ئێرانیەکە یا تورکیەکە یان ئەمریکیەکە ئەڵمانیەکە نییە ئەمە ئەوە بابێمە سەر بۆچوونێکی لیناخان ئەم بۆچوونەم زۆر پێ جواناڵە فیلمسازی کوردی جێی بەزەین هەموو خەمیان دەرکەوتن و پارە خواردنە زۆر ڕاستە ئەمە دێڕێکی زۆر بەقووەتە زۆر ینی ئەوەندەی نەک تەنانەت نەک فیلمسازی کوردی دەرهێنەرەکە و ئەو ستافێکە و بەرهێنانەکەن بۆ فیلمەکە ئەگەڕن بە دوای دەموچاوێکی جوانە ئەگەرم بە دوای کارکتەرێکا کە خۆی هەر هەبێت ینی ناوێکی گەورەی بۆنی کە گەورەیکەن یان قەت نەهاتوون کەرەستەیەکی خامی تازە بۆیە پێشنیاری فارگۆم کرد ینی کارکتەرەکان کەمێکیان دووبارن هەمووی تازن سینەمای ئەمریکیەکەگەر لەو سینەما جوانانی دایم کارکتەری تازەیتیایە سینەمای بەریتانی سینەمای ئەڵمانی سینەمای کۆری ینی هەست ناکەی ئەم کارکتەرە ئەوە بینی وێتر سوابێ لە بەرچاو سینەمای دراما بەتایبەتی درامای ئەمریکی ئەکتەری تازەی زۆرتیایە ئەکتەری تازە زۆر دەرەکەون و دروستە من سەر لە نوێ بۆیە ناکرێتەوە هەر کلینستوت بێنی هەر میل جیبسن بێنی هەر جیمز کامیرۆن بێنی هەر ینی دەموچاوەکان دووبارەکەیتەوە بینەریش بێزار هەرچەند ئەوان دەستکاریەکەنەوە کۆی کە باسمان کرد بە کۆمەڵی تەکنیک بەڵام هەندێک کاراکتەریش هەیە کە هەر کۆن نابن ینی بۆنە کاراکتەری وەکو ئەلپاچینۆ کاراکتەری وەک کلینسوکە هەر بە نمونەیە نامەوە بەڵام کۆمەلگا سینەما بناغی سینەما لەسەر و بنیاد نارێکە تۆ لەسەر ینی هەموو سینەما وابەستەکرێت بە کۆمەڵی دەموچاو ئەو پرسیارە زۆر جوانە لە کوردستانی خۆمانە کۆمەڵی خەڵگەیە هەموو شتێکە ینی من نامەوێت بەڕوونی بڵم هەموو شتێکە نەگەر لە بواری سینەما لە هەر شوێنێکە شتێکی کە بوو لە بواری هونەری ئەوان هەر ئەوانن شتێکی کە کرا فیستیڤالێکە هەر ئەوانن ینی باشە لە کوردستان کەس نیە لە بواری هونەریە توانای ئەوە هەیە بچێتە سەر ستیج توانای ئەوە بێ چوار قسە بکە توانای ئەوە بێ دوو نواندنی جوان بکە توانای ئەوەی هەبێ ینی لە چالاکیێکی ڕۆشنبیری هونەریە باری زاد دەرکەوێ ئەم دەموچاوانە بۆ ینی بێگومان وایە تەنها بۆ خەمی دەرکەوتنە و خەمی پارە خواردنە وازە ئیشەپارێکی زۆر خوراوە لەو بوارە لایانی پەیوەندیدار و وەزارەتی ڕۆشنبیری و لایەن سپۆنسەرەکانەوە و کەس نازانەوە پارانە بۆ چۆ ڕۆشتووە واسەن پرۆژەی وا هەیە درامای وایە پاری وا خەیاڵی بۆ تەرخان کراوە کە لە ئەمریکا بۆ یاتوانرا فیلمێکی وەکو درامایکی وەکو فارگۆی پێ بەرهەمبێنی ینی بڕۆسێ کەس تەنانەت ژانەری فیلمی ترسناک وەکو کرایمە ڕوا لە ئەمریکا ینی وایان کردووە لە فیلمی ترسناک ینی ئەو ژانەری هۆڕۆرە ینی درامایك یەکێک لە سیریە سەهرە بەناوبانگەکان کە ئەمریکن کرایم ستۆری نزیکی 80 حەڵقە ینی من نزیکی وازم هەفتایم سێر کردووە من هەموو ژانەرەکان سێرەکەم چونکە من شرۆڤە سازی فیلم سازیم بەڕاست ینی ئەمێ هەموو ژانەرەکان بزانم و پێی بە هەموو مەخفیاتی دەرهێنەر و باگراوند و کەوالیسی فیلمەکان و ژانەرەکان لای من معنی بێ بۆی کە کاتێکە هەوادارێکی سینەما هەوادارێکی دراما پرسیارەکە ئەوەندەی توانی بێتم تاوان فریان ناکەوی بە هەزاران فیلم بەرەمێنە بە هەزاران دراما ئەوەی توانی بێت هەموو ژانەرەکان سێرەکەمەوە ئەمریکن کرایم ستۆری یەکێکە لە هەرە زنجیرە نابەت ترسناکەکانی ئەمریکا و ئەگەر بڕۆیتە ناوی ئەم دەرهێنەرە چەندین دەرهێنەری هەیە بە پێی وەرزەکان ئەم دەرهێنەرانە کۆمەڵشتیان کردووە ینی ئەتوانم بڵم پاشخانێکی گەورەیە بۆ سینەما و بووە بواری ژانەری ترسناک بڕۆن سێری و ترسناکە بکەنەوەی حەزیان لە فیلمی ترسناکە بزانە فێری چیە بیلەوە بزانە چی باریز کردووە ئەوانەی کە کەمەندامن ئەوانەی کە پارچێکی جستیان نییە ئەو هاتووە بە شێوەیەک معاناتیان پیشانە لە شێوەیەکی ترسا پیشانی کۆمەلگایە کەمانە یاخیە بن و تۆڵی خۆیان لە خەڵکەکەنەوە بەڵێ کا خۆشناو من
حەزەکەم لەم ڕوونکردنەوەیەکە دەم کە ئێمە لەم هەموو باسی کە هێنامان و باس کرا و بەڕێستان باسی کرد و کاریگەری ئێمە باسی ئەومان کرد ئێستا من تو ڕوونکردنەوەیەکم داوتم سیناریست دەرهێنان ئەگەر ئێمە بێت و سیرکەین سەیری فیلمی The Father باوک ئەنتۆنی هۆپکینز لە ئۆسکارە خەڵاتی وەرگرت کوا تەکنیکی سینەمایی چی تیا بوو کوانێ لە باڵەکە ئەو نەخۆش و کچەکەی بردوێتی ژێر چاودێریەوە لە ماڵێک شایە نواندنێکی زۆر جوان کرا تێکستێکی زۆر جوان سیناریۆیەکی زۆر جوان دەرێنانێکی جوان وردەکاری زۆر بەسیط و جوان کراوە بە کامیرەیەکی بەسیتی ژوێ ئەکرا بەڵام ئیشەکە عنی احتمام بەوە نەدرا با بڵێن بڕوا تەکنیکی بزە بەلاحی بۆ بکە کەواتە کەسەکان بنەما و پایە و پشتی فیلمن ئێمە ئەبێ ئەوانە دروستکەین ئێستا ئەکتەرمانەیە ئەتوانین ئەکتەرەکان بێنین بە جۆرەی توانای خۆیان ئیشی جوانیان پێ بکەین بەڵام دەرهێنەرەکە چەند پێیەکات وە سیناریۆکە چەند بەهێزە بتوانێت بە دنیاە بگات کاک خۆشناوجان حەزەکەم کاتەکەمان زۆرە ڕات ئەگەر چیت لە خەیاڵی خۆتە لە لای خۆتە لە نووسینەکەتە ماوە و پرسیارەکان و من ئەگەر لێم دابڕانویت ئەتوانی بێڵیت بۆی کۆتایی بە وانەکەمان بڵم من پێم خۆشە لەسەر پیشەکەی خۆم کە لە بواری شرۆڤەسازی فیلمسازیە کە من خوێنەوە بۆ فیلمەکانەکەم ئاماژەیەک بۆ بینەران و خوێنەرانی بەڕێز زۆر جامەک لێم لێ کرێکاسەکە دەڵێن نووسینەکانی تۆ دوور و درێژە من ناتوانم بەڕاستی دوور و درێژی بابەتەکانم کورت کەمەوە چکە فیلمی وایە دا ئەوەندە هەڵەگرێکە من خوێنەوەی بۆ بکەم من ئەگەر کورتی کەمەوە مانای نامێن ئەگەر کورتی کەمەوە فیلمەکە حقیقەتی خۆی لە دەسا ئیڤێنتەکان لە بۆ نمونە کارەساتی وەکو چێرنۆڤڵ یان بۆ نمونە فیلمێکی وەکو لێرە بتبڕم من لەم قسەمان من و تۆ ئەگەر بابەتەکە تەواو نەبووە ئەیکەی ناڵقەی دووەم من حەزەکەم هەر کەسێک کە دێ لێرەوانەیە کەڵێتەوە وانەکەی بە تێر و تەسەلی بڵێتەوە چونکە بێتە سەرچاوە ئێمە سەرچاوە نابێ لێ بادا ببڕێت نابێ بە کورت و پوخت و زووبی بڕێتەوە نا ئەمانەیە ڕوونکردنەوەی ورتر و جوانتری تیاابێت اینجا ئەگەر بابەتەکە پەیوەستە بە منەوە نەخێر من ئابادەم 10 هەڵقەی کرد لەگەڵا بڕۆ فەرم پاسێک مەمنونم ئێمە هەوڵین ئینشاڵڵا گاک سەرکەوتیان لە ڕێگەی بەڕێستەوە ئێمە بەرنامەی کەشمانە بێ لە فیلم سازان و ئەگەر بینەران بەدڵیان بوو بەرنامەکەەوە توانیان سوودی لێبینە من لە خزمەتان نبووم بەرنامەی کەشمانە بێ و تەوەری کەش دیارەکەین من زۆر خۆشحاڵ بووم من چاوی یەک بە یەکەوە بەرەزانە ماچەکەم کە لە لایڤەکەی بوون ئەوانەشی کە دوای سەری لایڤەکەکەن و دڵنیا بن لەوەی کە ئێمە لە خزمەت بەردەوامە بینوم بەردەوام لە خوێنەوە بۆ فیلمەکانەوە بەردەوام لەوەی کە دنیا بینی خۆم سەبارەت بە فیلم و دراما زیاتر بەهێز بکەم و زیاتر بخوێنمەوە زیاتر متابعی فیلمەکان بکەم وم پێشم خۆشە کۆمەڵگای کوردی دانەبڕێ لە فیلم چکە فیلم دنیا بینیت فراوانەکە فیلم فێری سەقافەی زمانتەکە فێری زمانی دیکەتەکە فێری کەڵچەری دیکەتەکە فێری پێکدادانی ئەو شارستیانەکانی تۆ بۆ نمونەگەر سێری فیلمی کۆری نەکەی نازانی سەقافەی کۆری حەزاری کۆری چۆنە سێری فیلمی فارسی نەکەی نازانی فیلمی فارسی و حەزاری فارسی چۆنە و حەزاری تورکی و حەزاری عەربی و حەزاری ئەمریکی وە هەموو ئەو پێکدادانەی کە لە ناو شارستانەتەکان ڕۆیاتۆ لە ناوان فیلمە بۆ بچووکەکرێتەوە بۆ کورتەکرێتەوە ئەمە کۆمپانیایەکی زەبەلاح کۆمەڵی نووسەری بلیمەت کۆمەڵی دەرهێنەری زۆر بەتوانایەن ئەم حەدەسانەت بۆ بچووکەکەنەوە بۆت کورتەکەنەوە بۆی تۆ بێتاقەت نەبی لە خوێنەوە بێتاقەت نەبی لەوەی کە ریپیتیکەی تۆ دانیشی بەرامبەر بە تیڤ بەرامبەر مۆبایلەکە خۆت کە سینەمای گیرفانەیە نێتفلیکس و ئەمسالی نێتفلیکس هەیە و ئەپڵ تیڤ هەیە و دەیان بەرنامێکی دیکەشێت تۆ توانی سوود لە بەرنامەکان ببینی سوود لە پرۆگرامەکان و لە فیلمەکان و لە درامەکان ببینی و بشتە ناو ژانەری فیلمەکان و بە دڵی خۆت بە حەزی خۆت ژانەکانەوە بژێری و زۆر وریابیت زۆر وریابیت کراریەکەمەوەکەوەی لایەنی ئەرێنی زۆر گرنگی پێوی بزانی کە سێری چیەکەی مناڵەکانی سێری چیەکەن و بە شێوەیەک سێری موڤی و دراما بکەی کە سوود بە خێزان و بە تاکی تۆ بگەێنەوە سوود بە کەساتی تۆ بگەێنەوە بکە لە تۆ کە باگراوندێکی وان لا دروستکە کە حەسکەی جارێکی دیکە و دوو جاریکە و سێ جاریکەش سێری و فیلمە بکەیت یان سێری فیلمی دیکە بکەیت و حەز و خولیاگی زیاتر بۆ دراما و سینەما دروست بێت من سپاسی هەمووتانەکەم و چاوتان ماچەکەم چاوەکەمی کا خۆشناو قەرزاری یەک چەمچی میلەتەکەمانی چەمچێک ئەویش کاک اسماعیل دڵشاد سەرنجی خستە سەر تەنها پرسیاری کۆتایی زمان گرنگە لە سینەما بەڕای چۆن گرنگی ئێوەش پێتان وایە فەرموو بەڵە زمان تەنانەت سێرکەنەها بۆیە من سەرسام بەڕاستی بە سینەمای ئەمریکی ینی من نایشارمەوە لە بینەران و هەوادارەکان سینەمای ئەمریکی
ینی ویلایەت بە ویلایەت تۆ شتە میسیسیپی شتە واشنگتن شتە نیویۆرک شتە کالیفۆرنیا هەمووی ینی شتە ئۆکلاهۆما هەستەکەی کە فیلمێکی لیام نیسن بەرەمێناوە لە ویلایەتەکە لیام نیسنە بێت بۆ ئەکسنتی ئەو شارە قسە بکە لەولاوە جۆنی دێ بەچێت لە کالیفۆرنیا فیلمێک بەرەمێنێ بێ بە ئەکسنتی کالیفۆرنیا قسە بکە تەنانەت نەک زمان ئەوان گرنگی بە ئەکسنتی شێن بە لەهجە بۆیە کە تۆ فیلمێک لە هەورامان بەرەمێنێ بێ هەورامی بەحت بێ هەورامێکی سەر بێ هەورامێکی خۆڕسکی خۆماڵی ناوچەی هەورامان و ئەو چیانە هەورامان و ناو ئەو غابات و گوێز و جوانی هەورامان بێ بەڕاستی دارگوێ زووترێ و ئەو هەنجیرە جوانی هەورامان بۆیە کاتێک کە باسی خۆڕسکەکەین یا باسی خۆماڵیەکەین خۆماڵیانی یەکەم شت زمانی دایکە زمانی شیرین من هەمیشە وتومە لە نووسینەکانمە باسم کردووە تۆ ئەگەرەتەوێ فێری زمانی دیکە بێ یەکەم شت فێری زمانی شیرینی دایک بیت تۆ کاتێتوانی بە زمانێکی پاراوی شیرینی دایک گفتوگۆ بکەی لە بەرنامەیەکی ئاوا دڵنیا بە سبێن نتوانێت بینگلیزیش گفتوگۆ بکەی دووس بێتوانی بە ئەڵمانی و بە زمانی دیکەش فێربی بۆیە زمان زۆر گرنگە لە فیلمە و فیلمی کوردی ئەبێ نزیک بێ لە واقعی ژیانی خەڵکەوە لە حقیقەتی ژیانی خەڵکەوە من باسم کرد فیلمێک لە سلێمانی بەرەمێنی ئەکسنتی سلێمانی جیاوازە لەگەڵ ڕانیە جیاوازە لەگەڵ کۆیە جیاوازە لەگەڵ هەولێر جیاوازە لەگەڵ دوهۆ بۆیە لە سنە کاتێکە فیلمێک بەرەمێنێ ها یەکسەر چێتە دڵەوە با حقیقەت بڵێن ها ڕاستگۆ بین بۆچی فیلمێکی سنە یەکسەر چێتە دڵەوە هەستەکەی ئەم زمانە زۆر شیرینە زۆر کوردیە هەستەکەی زۆر کوردیە هەن گۆرانێکی کوردی بەدەنگی حەسەن زیرەک بەدەنگی ماملێ بەدەنگی خالقی بۆچی زۆر چێتە دڵەوە قەت کۆن نابێ بۆ چکە زمان گرنگە بۆ ئێمە کوردین ئێمە بێ شانازیکەین بە زمانی کوردیەوە بێ فیلمەکانمان بە شێوەیەک بەرەم بێنێ کە مۆرکی کوردی پێوە بێت چۆن تورکیا هەوڵەیە مۆرکی تورکی پێوە بێت و ئەوەی کە خۆی ناوی ناوە شارستانێت و فارس بەمارشە و عەرەب بەمارشە و هەتا ئەڕوا بۆی ئێمەش زمان چۆن گرنگ نییە گرنگترین شت لای خۆشناو زمانە زمانی شیرینی دایک بۆیە من تەنانەت نامەش بە لاتینی نانووسم هەرە ئینگلیزی و فارسیش زانم عەرەبی ئەزانم یعنی توانم باشە الحەمدولله بەس هەمیشە بە کوردی نامەنووسم بە کوردی یعنی تۆ سڵاو بنێرە بە کوردی سڵاوەکە جواب بێمەوە بە کوردی زۆربەی زۆری ئەو شتانەشی کە تایپەکەم هەر بە کوردی نووسم تایپەکەم لە مۆبایلەکەم لە مۆبایلەکەشما تایپەکەم و بابەتەکان بنووسم بۆیە زمانی دایک پێش هەموو شتێکە بەڵێ طبعا کاک اسماعیل زمان یەکێکە لە چەمکەکانی فیلم و یەکێکە لە ئەرکە گرنگەکانی فیلمسازان ئیتر دەرهێنەر بێ نووسەر بێ ئەبێ زۆر ڕەچاوی زمانکەن واز لەو دەستە واژانە بێنن کە دێتە ناوەوەی زمانی کوردی ئەگەر کارەکتەرەکە پێویستی پێنەبێ مەیهێنن مەینووسن دای مەنێن چونکە لە بنیادی کارەکتەرەکە تێکەدات ئەمە باش نییە کارەکتەرێک لە ئەڵمانیاوە دێتەوە کوردستان ئەگەر هەنێ وشەی لە ئەڵمانیا گەورە بووە کوردیەکی سەقەت فێر بووە دێتەوە کوردستان ئەو کارەکتەرە لە ناو ئیشەکەیە زەرورە ئەگەر بێت و هەنێ دەستەواژەی ئەڵمانی بەکاربێنێ ئاساییە بەڵام مناڵێک یەکێک لە سلێمانی گەورە بووە بۆ بێت وشەی سوپرایز و نازانم هەنێ وشەی ئێستای تازەی باوی ئینگلیزی بێنێتە ناوەوە بۆ چی پێویستەکات ئەی بۆ تۆ وشەیەکی من جۆم لە ڕۆژێک لەم سۆشیال میدیایە لە فەیسبوک شتێکم بینی هینی گەرمیانی ئەودیو بوو گەرمیانی ئەودی و گەرمەسێر نەگەرمەسێرش گەرمیان یعنی با بڵێن لە کرماشان بەرەو سەرەوە سێرم کردێک دوو کەس گاڵتیان بە بەزارەکە کاکرد کاکە بۆ گاڵتی پێکەوە زمانی تۆیە اینجا ئەمە ئەرکی فیلمسازە ئەبێ لە دراما و لە فیلمەکانە ئەو لەهجانە ئەو زارەکانی لە هەرجیەکە هەمانە بێ شیرینیکەین وە پێ زینویکەینەوە بیهێڵین بژێت ئەمە ئیشی ئێمەیە ئەگەر ئیشی تۆ ئەگەر وەکو دەرهێنەرێک وەکو فیلمسازێک ئەمە بە ئیشی خۆت نازانی دەست لە فیلمی شەڵگرە بڕۆ بە فارسی ئیشکە بڕۆ بە تورکی ئیشکە بۆ بە کوردی ئیشەکەی بۆ دێ قەسابخانە بۆ زمانی کوردی دانێ وشەکان بە غەڵەتی دانێ ئەڵێ ئەسپەکە بەچکەی بوو ئاخر ئەسب بە هەر بەچکەی ناوێت ئەسب نێرە بەچکەش نابێ بۆ ئەسب بەکاربێ بۆ ماین بەکاربێ ئەبێ بڵێ جوان و یان نۆمە یعنی وشەکانی خۆی بهێڵەرەوە لە جێی خۆیان بە سەقەتی مەیکەن بە تایبەت برایانی ئەو برایانی کە دۆبلاژەکەن تکایە ئاگاتان لە زمانی کوردی بێ چونکە ئەوە ئەرشێکی سەرشانی هەر هەمومانە ئازیزان لەبەرەوەی بەرنامەکەمان ئەگەر وا بەردەوامی زیاتر درێژاکێشێ پرسیارەکانتان دوای کاخۆشنەوە توانێ چێ پرسیاری هەبوو چونکە برادری تریش دوایی لایڤەکانە بینن وانەکە ئەبینن ئەتوانێت کاخۆشنە و دوایی وەڵامتان باتەوە
من کاخۆشناوم بینیوە وەڵامی کۆمنتەکانی لە پۆستەر و ڕاگەیاندەکانشە داوەتەوە. کاخۆشناوجان کۆتایی پێبێنین. وڵی تاوێکین پێم باشە بەرنمێکی لەسەر بکەینەوە پرسیارش کە کراوە ئێستا ئەو کاک محەممەد کردێتی محەممەد گەردی وەڵامی ئەوە شەرە دەینەوە زۆر ئاسای حسەکی بە وەڵامی ئەو پرسیارش بینەوە زۆر ئاسای هەر لە میانەی وتەکانی بەڕێستا ینی لەناو درامایکی کوردیا سێرەکەی بەلاجەی سلێمانەی و هەولێری قسەکراوە لە یەک درامایە ینی زۆر ئاسایەکە لە دراماوە ڕووبا بەڵام تۆ ئەبێت بەگشتی دراماکە ینی بە یەک شێواز بڕوا بە یەک شێواز ینی باشتر وایە بۆی کە بینەر بچێتە ناو سینناڕۆی فیلمەکە بچێتە ناو ئیڤێنتەکانەوە باش وایە بە یەک ئەکسێری بە نمونە مێناوی نمونەی جۆنی دێپ مێناوە نمونەی لیام نیسنم هێنایە ئەو نمونانە زۆر جوان لە فیلمی ئەمریکیە کاتێک کە تۆ بە یەک ئەکسێنت قسەت کرد تەنانەت ناو فیلم ئەمریکەکانە هەستەکەی ئەکسێنتی هندیەکان جیاوازە هندیەکانەوە هندیانەی کە وەختی خۆی قارەی ئەمریکا بە حسابی ئەوان بووە من پێشماری ئەوان بووە نەگە وای دابرین بڵێ وڵاهری ئەوان بووە ئەوان نەبوو بۆیە کە ئەمریکا کە ئەمریکەکان هاتوون داگیریان کردو ئێسش ئەکسێنتی ئەوان لە سینەمای ئەمریکا پارێزراوە سێریکە کە خۆشیانەوە داگیرکردن و ئەوانە خاشی ئەوانە لەوێ بۆیە کە سێرەکەی لە فیلمێکی وێسترنا سێرەکەی با من نمونەیەک بێنمە بۆم کاک محەممەد گەردی یەکێکە لە هەرە خوێنەرە باشەکانی سینەما یەکێکە لە هەرە بینەرە جوانەکانی سینەما کاک سەرکەوت یانی ئەم پیاوە بە وردی زۆر سێری فیلمەکە بە وردی متابعی دراماکە و هەمیشە پرسیاری هەیە پرسیارەکانی شێرمی پرسیاری جوانن من دەستخۆشی لە یەکەم کاک محەممەدیانی The West World ئەنتۆنی هۆپکینز ینی ڕۆحی کردەوە بەرەو فیلمە و کاک سەرکەوتە لە باسی فازەی کرد کاک سەرکەوت The Silence of the Lamb ینی ئەم کارکتەرە لە هەر شتێکادایان ئەڵێ هەویرە باوەسی خۆت بیشێلە باوەسی خۆت ئەنتۆنی هۆپکینز چۆن بەکارهێنی The Wolf Man سێریکانی ینی لە هەر کارکتەرێکە ئەیبینیت هەستەکەی ینی ڕۆحەکە بەبەری ئەو کارکتەرەیە بەسەر ئەو ڕۆڵەی کە ئەیدرێتێ بۆیە ئێمە باسی ئەوەکەین لە کوردستانی خۆمانە غیابی ئەمە هەیە گرفتی ئەمە ئەوەیە ئەکتەرێکمان نییە کە بتوانێت ڕۆڵی تراژیدی ڕۆڵی کۆمیدی ببینێ ڕۆڵی میستری ڕۆڵی ئەکشن ببینێ بە ناتوانین ینی توانای ئەوە نیە و لانی پەیوەندیدار نێتوانێت ئەکتەری ئەوە بەرەمێنێ بۆ ئێمە پێویستمان بۆیە لە مناڵیەوە وەکو شانۆگەری چارلی چاپلن لە شانۆگەری و دروست بوو دوایی بوو بە ئەکتەرێکی درامی بوو بە سینەمای و بە هەمان شێوەش ئەلپاچینۆ یەکەم جار لە شانۆ لە سستەیجی شانۆ دەسی پێکردووە کە هەر بە زۆر بەخصوص شانۆ توی من هەر بێ بم بە شانۆکار کە لە مەتەمێکە وەکو وەیتەرسێکیان یاری ئیشی کردووە لەوێ بەڵام دواتر بێت بەو ئەلپاچینۆ گەورە کە من یەکێک لە نووسینەکانم کە خەریکی ئێستا ئەکرێت ژیانی ئەکتەرێک قەسیدەیەک بێت باسی ئەلپاچینۆم کردووە و یەکێکە بێ لە نووسینە تایبەتەکانم من زۆر شانازی پێوەکەم لەسەر ئەلپاچینۆ بەم زوانەوە هەر پۆستەکەم بۆتان دانێم ئەلپاچینۆ لە یەکێک لە دیدارەکانە ئەڵێت سێرکە ئەمە ئەکتەرە ئەمە وەڵام بۆ کاک محەممەد گەردی ئەڵێ من حەوت جار شکسپیرم خوێندوێتەوە شکسپیر ئەوە نەبێ ئەمەە مجەڵەتە ئەڵێ حەوت جار شکسپیرم خوێندوێتەوە شانۆگەری شکسپیر شانۆگەریەکانی شکسپیر با بە ئەکتەرە بێ معریفەی هەبێ ئەخرمە کارەساتە تۆ کابراگەنی هیچ نازانێت لە ئەکتەرێکی بە ئەکتەری فیلم ئەبێ لەسەر ستەیجە خەڵاتیەتی ئەڵێ خەڵاتی فیلم بۆ فڵانەکەس و فڵانەکە بە تەمەنی کتێبێکی نەخوێندوێتەوە ئاگاداری مێژوو نییە هەر نازانێ هوەر چییە ناوی دوو ئەکتەری سینەمایی نازانێت ناوی دوو دەرێنەر نازانێت پرۆدیسەر چیە نازانێت ئیڤێنت چیە نازانێت هیچ نازانێت لەسەر ستەیجێکدا ناوە خەڵاتی هێنێ و خەڵگەڕوا 5-6 کامێرایی بەلایڤ قسەی لەگەڵاکەن و بەرنامەی بۆکەن و بەڕاستی من پێکەنین مەهادیانی ئەو فیستیڤالی سینەمانە بینیم هەندێک جار پێکەنینم بە هەرێک کاراکتەرێک گەورەیەکرێ بەس لەبەر پارە و لەبەر ناوبانگ و لەبەر جوانی ینی کۆمەڵی خەڵکن زۆر لەوانە بریمەترن کاکسەکەوت کا خۆشناو من هەر بۆچوونەی کاک محەممەد گەردی و لەگەڵ مۆچوونێکی بەڕێستان من خۆم لە کوردستانە فیلمی قەرەجمە بۆ زامێلی گەرمیانمە بۆ لە 96 لەو کاتەیە کە دیار بۆ ئیشەکانم هاتمە ئێرە ینی وا مەزانی مەسەلەن لێرە ئێستا توانای من وایە یەکسەر فەرشی سوورم بۆ ڕاخن وەکو هەموو برادرانەی تر کاتێک کە نزیک بووم و زۆر نزیک بووم جارێ پێشم وشتی هەستم کرد نە ئەبێ بچمە ناو ساحەکەوە کێشەیەکی ترمانەیە توانای من بخە ئەولاوە بەڵام کێشەی متمانە لە وڵاتە چۆن دروست دەکەیت لەم وڵاتە متمانە زۆر زەرورە لەم وڵاتانە لە هەرجێکا بێت بۆیە زۆر لە هونەرمەندەکانمان کە دێنە دەرەوە لە دەرەوە لە بەرەوەی متمانیان دروست نەکردو با لە کوردستان گەورەترین دەرهێنەر بێت پێ ناگات یعنی من ڕێزم بۆ کاک بەهمەنی قوبادیە خۆشمەوێت ئەو ڕۆژەی کەوتی دەرەچمە ڕۆم بۆ ئەمریکا وتم دەسم پێ بگا دەستی ماچەکە مەڵم مەیە بە قوربانە ئەوە لەو ڕۆژەوەی دەرچووە کاک بەهمەن نابینم هیچیە بێت
ئەمە کێشەی گەورەیە چۆن خۆ دروستەکەی لە وڵاتانە اینجا لەسەر قسەکەی محەممەد گەردی و بەڕێستان من لێرە لەم شارەی خۆم بۆ زمان بایەخی زمان چۆنە هەرچ ڕۆڵی کەسێک بێت غەیری ئەمریکی نەبێت دەرەوەی ئەمریکی بێ عەرەب بێ کورد بێ فارس بێ تورک بێ تورکمان بێ هەرچی یەکیان بێت یەکسەر ئەڵێن سەرکەوت وەرە ئەو ڕۆڵەمان بۆ ببینە چونکە من ئاکسنتم هەیە بەس من ناتوانم وەکو ئەمریکیەک کە لێرە لەدایک بووە بە ئەنگلیزی ئەوان تەمسیلکەم نواندنکەم ناتوانم ئەو ڕۆڵە ببینم بیشی کەم هەر نابم چونکە هەر شتێکی تێکەوێ اینجا بۆیە زیاتر من لێرە لەم شارەیە لەو لەسەر ئاستی ئەم شارەیە دیارم متمانم هەیە ناسراوم لەبەر ئاکسنتەکەمە لەبەرەوەی من وەکو کوردێک وەکو عەرەبێک وەکو تورکێک وەکو ئەوانە ڕۆڵە بینم نەک وەکو ئەوەی کە لە ماڵێکە یەکێک بە فارسی قساکە یەکێ بە تورکی قساکە یەکێ بە کوردی قساکە و یەکێ بە سلێمانی و یەکێ بە هەولێری هەمووشیان بە حساب خوشکوبران و لە یەک دایک و باوکن ئەمە بۆ جیابوونەوە وە جێگەشیان نەگۆڕیوە جوغرافیاشیان نەگۆڕیوە یعنی بڵێن ئەمیان بە مناڵی لە دایک بۆ بردویانە لە تاران بەخێو کراوە لە سلێمانی بەخێو کراوە یعنی جێگەش نەگۆڕاوە ئێ باشە بۆ ئەمە لەسەرەتایە پێمان جوان بوو ئەو تێکەڵ کێشی هەبێت بەڵام با ئەو تێکەڵ کێشەی تر لەمەودا پەیوەست بێ بە کارەکتەرەکەەوە ئاگاتان لەم چەمکە بێت بەڵێ کاک خۆشناوجان لە کۆتاییە من زۆر سوپاسی بەڕێستانەکەم دەست خۆش بێ و ئازیزان هەر هەمووتان من سوپاستانەکەم دەستی هەر هەمووتان بە گەرمیە گوشم یعنی بابەتەکەتان گەرم کرد و فلیم سازان مڵکی ئێوەشە هی هەمومانە بە هەمومانەوە ئەم بابەتانە گەرمەکەین و هەوڵەدەین بۆ ئایندە ببێ بە بەڵگەیەک ببێ بە کتێبێک ببێ بە سەرچاوەیەکی وا تۆکمە بۆ فلیم سازانی ئایندەمان سوودی لێ ببینن لە کۆتاییە دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم لە کاک محەممەد و لە ئێوەش لە هەر هەمووتان بۆ پرسیار و هاوکاری و تەنانەت بۆ چوونە دژەکانیشمان زۆر ئاساییە ئێمە یەکمان خۆشەوێ لە پێناوی خۆشەویستی و لە پێناوی گەورەی ئەم پرۆسەیە ئەیکەین کە چەند کاریگەری لەسەر کۆمەلگامان هەیە و بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست دروستکەین ئەم هاوکاریەی هەر هەمومان پێویستە و بۆ چوونەکانی هەر هەمووشتان پێویستە